بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. خۆشەویستانی سی گەوهەر، جارێکتر لە گەوهەری چواردەهەم و ڕاستەوخۆ لە خزمەتەوەی ئاز و خۆشەویستە لە ئەم ڕۆژە مبارەکەیە بە ئێوەی ئاز و خۆشەویست گەیشتینەوە لەگەڵ برای ئاز و خۆشەویستم کاکە دانیار. کاک دانیارگیان ئێمە لە ڕۆژێکی زۆر خۆشحاینەوە وزەم یەکەم ڕۆژە پێکەوە لە خزمەتێک بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستانمان. تاعەت و ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانتان لێ قبوڵ بێت ئینشاءالله. لە خوای گەورە دەپاڕێنەوە کە بەرەکەت و ڕەحمەتی خۆی لەم مانگە پیرۆزەدا بەسەر هەموو لایەکماندا بڕژێنێت و بەسەر خێزان و ماڵ و منداڵی هەموو لایەکماندا و ئیدامەمان بات هاوکارمان بێت تاوەکو ئینشاءالله لەم مانگەدا توێشوەکەمان پڕ خێر و پڕ عیبادەت بکەین بۆی کە لە ڕۆژی دواییدا ببێتە فریاد ڕستمان و بمانگەینێتە ئەو بەهەشتە بەرینەی کە خۆی باڵادەست هەمیشە و بەردەوام لە قورآنی پیرۆزدا ئاماژەی پێ کردووە. ئازان خۆشەویستانمان ئەمڕۆژ کۆمەڵێک بابەتمان بۆ ئامادە کردوون کە هەمووی بابەتی زیندون و گرنگن و پەیوەستن بە خێزان، پەیوەستن بە منداڵەکانمان لە نێو ماڵدا. لە یەکێک لەو گەوهرانەی کە هەڵمان بژاردەوە باسی دەکەین باسکردن لەوەی کە ڕاهێنانی منداڵ، ڕاهێنانی خێزانەکان لەسەر عیبادەت و پەرستشەکان. یەکێک لەو نیعمەتە گەورانەی کە خوای باڵادەست لە قورآنی پیرۆزیشدا ئاماژەی پێ دەکات بەخشینی منداڵەوە بە جوانیەکانی نێو دنیا باسی کردو، بەڵام گرنگە کە خوای گەورە ئەو نیعمەتی پێ بەخشین چۆن پەروەردەی بکەین و بتوانین تاوەکو ئەو ڕۆژەی وەفات دەکات ملکەتی خوای باڵادەست بێت. بەڵێ بابەتەکان ئەمڕۆ زۆر گرنگن و هەروەها شێفەکانیش ئەم برا بەڕێزانەمان کاکە دیار و کاکە نەریمان هەروەکو چۆن جلوبەرگەکەیان جوان و ڕەونەقا بەس خواردنەکەیشان ئەمڕۆ بزانم هەر خواردنێکی کوردەواری پێم جوانە بە خۆیان دوای باسی بکەن ئینشاءالله. بابەتێکی دیکەمان هەیە مامۆستا فاتیح، باسکردنە لە گیابەهاریەکان بۆ پێی کە لەو وەرزە داین و لە مانگی پیرۆزی ڕەمەزانیش داین ئەچیتە نێو بازارەوە هەر چەند گۆشەیەک و چەند گیایەکی بەهاری دانراوە، جا چەند جۆرێکی هەیە پێم وابێ زۆر جۆرەکەم و گوێری ناوچەکانی ژەگۆڕێت هەر ناوچەیەک تایبەتمەندی خۆیە لە گیابەهاریەکان. پێشتر باسمان کرد بۆ نوتم لە ناوچەی هەورامان ئەو گیایە هەیە پێم وابێت زۆر شارەزایی نەبوو لەو گەبڵە یەکێک لەو خواردنە خۆشانی بوون لەو منتیقانی ئێمە هەیە و منتیقەکانی پشدەر و ڕانیش باماشەوە چەند جۆرێکیان هەیە. جا ئێمە ئەمڕۆ باز لە گرنگی سوودەکانیەکەین کە بۆچی گرنگەوە بە تایبەتی تر لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆری لە خێزانەکان لەوانەیە لە کاتی بەربانگ یاخود کاتی پارشێودا ئەم گیابەهاریانە بخۆن و گرنگیشە هەندێک کەسن پێم وابێ حساسەتیان هەیە بەم جۆرە خواردنە بێ ئاگاداری خۆیان بن. بەڵێ تەبان باسەکانی ڕۆژمانە هەر کۆمەڵی بابەتی ئیمانی جوانی تیا ئینشاءالله بە تایبەتی یەکێک لە علامە و ڕەبانیە زۆر گەورەکان باسەکەین، ژیانێکی زۆر کاریگەر بەڕاستی هەروازانم مەجلیسەکەمان زۆر نورانیە کاتێکە ژیانی و پیاوەشتێکی لەسەر باسەکەین ئینشاءالله. قورآن خوێنێکمان لەگەڵە کە لە شاری هەڵەبجەی خۆشەویستەوە هاتووە، مامۆستا جیهاد مەلا ڕەشید، ئەگەر ئامادە پێمان خۆشە فرماوسە جیهاد. عليكم السلام. بخير بيا اخوان، سردو شامل فرمو بخير بيا اخوان موصيان فرمو موصيان بخير بيا كما خوشا بيبيسي چەند ئاەتی لە قورآنی پیرۆز بین لە دەنگی بەڕێستان. فرمو. أعوذ بالله من الشيطان الرجيم. أولم يروا إلى الطير فوقهم صافات ويقبضن ما يمسكهن إلا الرحمن إنه بكل شيء بصير. أمن هذا الذي هو جند لكم ينصركم من دون الرحمن
إن الكافرون إلا في غرور أمن هذا الذي يرزقكم إن أمسك رزقه بل لجوا في عتو ونفور أفمن يمشي مكبا على وجهه أهدى أمن يمشي سويا على صراط مستقيم قل هو الذي أنشأكم وجعل لكم السمع والأبصار والأفئدة قليلا ما تشكرون قل هو الذي ذرأكم في الأرض وإليه تحشرون ويقولون متى هذا الوعد إن كنتم صادقين قل إنما العلم عند الله وإنما أنا نذير مبين صدق الله خۆی گەورە پاداش باتەوە ماوەسە جیهاد دەستان خۆش بێ یاخوا پێمان خۆشە جنابتان چۆن ئاوات بەدەنگەوە قورئان خوێن چۆن فێری قورئان خوێندن بوون سەرەتایی قورئان خوێندنتان چۆن بوو لای کێ هاندەرتان بوو ئەوانەمان بۆ باس بکەیت ئەوەی ڕاستی لێ الحەمدوللیلا هەر لە مناڵیەوە لەگەڵ قورئانە ژیاوین هاتوچۆی مزگەوت و ئایلەیان هاتوچۆی مزگەوت هەبوو و سوپاس بەخوای گەورە لەگەڵ قورئانە ژیاوین بەڵامی تر ڕێچکە و ڕێگەیەک نەبوو بۆی کە هەست بە دەنگ و یان هەست بە شێوازی دەربڕینی قورئانەکە بکەین بەردەوام بووین بەڵامی تر تا ساڵی تقریباً 2018 پاشەوەی کە لەگەڵ برادەر و کۆمەڵێک خەڵکەوانە قورئانە خوێنرا و دیارە دەنگ و شتێک هەیە و سەڵت و باشە و بۆ ناچی قورئان بخوێنیت و ئەوانە لە 2018 تر بڕیارمدا کە ببم بە قاری ئینشاءالله بە فەزلی خوای گەورە لە 2018 بە یەکجاری دەستمایە و یەکەم خاڵ و یەکەم وێزگە ڕێکخراوی مەزامیر بوو لەوێ مەقاماتمان خوێند الحەمدوللا لەوێ لە مەقاماتەکە لە یەکەمم بەدەستێنا بە هۆکاری ئەوەیش کە مەقاماتەکە بۆ جوانکردن و ڕازاندنەوەی قورئانەکەیە قیراءەت و خولی تەجوید و دوو خولی تەجوید و قیراءەت و قیراءەتی حەفس و شوعبەمان لای مامۆستازانە بینی لێرەوە خۆی گەورە جەزای خێری باتەوە دوعای خێرم بۆی هەیە وەکو هاندانیش مامۆستا عەلی ساڵح لە ڕێگەی ئەوە یەکەم وێزگەی ئەم ڕێگەیە مناسی با بڵێن ڕێکخراوی مەزامیر ئەو پێی ناساندم تا ئێستاش الحەمدوللا بەردەوامین و ئینشاءڵڵا دوعای خێرمان بۆ بکەن یاخوا لەش ساڵ بێ خێر بێ یاخوا خۆت زیاتر متاسیری بە کام قورئان خوێن زیاتر بۆ کامیان گوێگریت قورئان خوێنی دەنگخۆش و کاریگەر زۆرن لە ڕاستیە بەڵامی تر چۆن قورئان خوێنەکان زۆرن بەڕاستی هەر قورئان خوێنێک هەر قاریئێک بەدڵی کەسێکە یعنی کەسێک ئارامی بە کەسێکی کە ئەبەخشێ ینی هەر کەسە بە قاریئێک مرتاحە وەکو گوێگرتن زۆر جۆن بۆ سعەد غامیدی گرتووە سعەد غامیدی هەر خۆشی مەقامات بەکارهێنێ تەواوی مەقاماتەکان لە قورئان بەکارهێنێ و پێم وایە سعەد غامیدی هەر بۆ خۆی مەدرسەیەک بێ لەبەرەوەی کە هەم ماشەڵڵا سەوتی ئارام بەخشە و هەم مەقاماتیش بەکارهێنێ و لە دڵی شەو قورئانەکە خوێنێ وەکو قورئان خوێنی کەش عەبدولباسط منشاوی ئەمانش بەڕاستی جێگەیان گەورەیە و کاریگەریان لەسەر دڵ و مێشکە بێت زیاتر لە چ مزگەوتێکیەوە جەنابتان لە هەڵەبجەی شەهید قورئان خوێن ئێمە لە مزگەوتی ئەبوبەکری سیدیقین لەوێ
وەکو دەرسمان نییە لە ئێسەیە بەڵام وەکو الحەمدولillah سێ ساڵە لەوێ ئیمامەتەکەین بۆ تەراویح و بۆ ڕەمەزانان وەکو ئەمساڵیش ئەمساڵ لە مزگەوتی ئەحمەدی موفتیزادە نزیکترە لە منەوە تر بە هۆکارێک ئەمساڵ لە مزگەوتی ئەحمەدی موفتیزادە شتان ساغ پێم وابێت لێستادا لە شاری هەڵەبجە لە زۆر لە شارەکانە چەندین ڕێکخرا و دەستگا هەن کە هەم خەڵک فێری قورآنی پیرۆزەکەم هەم بۆ قراءەت و دەنگخۆشی ژەر ڕۆڵێکی باشیان هەیە لە هەڵەبجە ژەر بامان شێوەیە بەڵێ لە هەڵەبجە چەندین ڕێکخراو هەن بۆ نمونە ڕێکخراوی دەستگای نووری حیکمە هەیە بۆ حیفزی قورآن بۆ تەجوید بۆ قراءەت ماشەڵڵا ماوە سەفاتیان هەر قورآن خوێنەگەێنین ئەبێ ئیشارەتێ بە ماشەڵڵا دەستگای نووری حیکمە یاخود دەستگای ئیقرا پێم وابێ ئەوانی ژەر ماشەڵڵا ڕۆڵێکی زۆر باشیان هەیە لە سەرجەم شار و شارەشەکانە خۆی گەورە تەوفیقیان ماتوو الحەمدولillah بەبێ جیاوازی ئیش ئەکرێ هەمووی خزمەتی قورآنەکە ئێستا بۆ نمونە لە ناوەندی هەڵەبجە لەوێ خولی تەجویدمان بینی لە دەستگای نووری حیکمە قیراءەتەکەمان خوێند لە ڕێکخراوێکی وەکو مەزامیر مقاماتەکەمان خوێند بنکەی ئیقرائیش بەڕاستی جێگەدەستی دیارە خۆی گەورە سەربەرزیان کە لە شیان ساخکە هەمویان ماشەڵڵا لێبڕاوانە ئیش ئەکەن چنێک خەڵک بەدەم قورآن خوێندن و زانستەکانی قورآنەوە ینی زیاتر هەستەکانی سەرجەناب لە 2010ەوە خەریکی هەستەکەی لە هەڵەبجەیە گەنجێکی زۆر ڕووی تێکردووە کەم بۆتەوە یان ڕێژەکە کەمترە الحەمدولillah ڕووی لە زیادبوون کردووە بە حکمیەوەی کە ئێمە ئەو خولانەمان بینیوە لە دووسێ ڕێکخراوی جیاواز بەردەوام خول ئەکرێتەوە ئێستا بۆ نمونە ڕێکخراوێکی کە هەیە ڕێکخراوی تاج العارفین ئەوە هەر وەکو ئەکادیمیەن دەرسیان هەیە 6-7 دەرسیان هەیە پێم وایە ماوسا عەبدودایموان بڵێ خۆی گەورە سەربەرجیان کە بەردەم هەر وەکو قوتابخانە وایە یعنی دەوامیان هەفتانەیە هەفتەی 2-3 ڕۆژ دەوامەکەن پێم وایە شارەزایی زۆرم نییە لە بەرەوەی کە لەگەڵ لە ناویانیم بەڵام لە دوورتان نزیک ئاگاداریان هەم ڕێکخراوەکانی کەیش ئەوە نییە یعنی یەک چەمکیان گرت بێ بۆ نمونە بەس حیفزی قورآن بیان تەنها تەجوید بێ ڕێکخراوەکان بەڕاستی هەموو چەمکەکانیان لە ئەستۆ گرتووە هەم حیفزە هەم قیراءەتە هەم تەجویدە هەم پەروەردەکردنە ئێستا بۆ نمونە پێش هەموو شتێک حساب بۆ پەروەردەکردنەکە ئەکرێ پاشان قیراءەت و حیفز و ئەوانە ئەکرێ دەست خۆش بێ کاکجیان سەفات سەرێک لە شێفەکان ێم زانم چیان کردووە بەری بارمەتیتان السلام عليكم. سلام خير بك كاغدان جان. خير بك شيف ديال نيوجك. مصطفى برازي. ئەمیوارەی ئینشاڵڵا چیتان بۆ ئامادە بۆ بینەران ئامادە کردو هەر بۆ ئێمە شەریوارە لێرە پێشەکی سڵاو و ڕێزمان هەیە بۆ بینەرانی خۆشەویست ئینشاڵڵا ڕۆژی هەموو لایەک قبوڵ بێت ئینشاڵڵا. ئەمڕۆ دووسێنە خواردنمان ئامادە کردووە ترخیانەمان ئامادە کردووە لەگەڵ خواردنێکی بەسوود کە ئیسفادەی لێ بکەن بۆ ڕۆژوانی بەڕێز هەروە بێتەوە زائیدەن خواردنێکی ترمان غەربیە شتێکی پێکاتەکانی ئەوە نیە بڵێن غەربیە بۆ غەربی هەم ئەچێتەوە شەرقیش بەڵام ئەمە دروستکراوێکی خۆم ئەمە پێکاتێکی خۆم دروستم کردووە هەر شێفێک ئەبێت سێ چوار خواردن بە تایبەت بە خۆیەوە هەبێت بەڕاستی ئەم سوپە تایبەت بە خۆم ئەم سوبەنە ئەفو ئەمە سوبنی ئەمان ئەمە چی پێڵن ئەمە ترخیانێ ئەمان ئەفو ئەمان مریشکە بەچی ئەیکەین بە قاچک و بە جێزەر و بە پەتاتە دوای ئەبینین چۆن ئێستا پێکاتەکە شتەکەی پێ بڵم ئاسایە خۆ پێکاتەکەی بریتە لە پیازمان هەیە ئێمە یەکەم جا پیازەکە پیازەکە بەڵێ پیازەکە سوور ئەکەیتەوە دوای خاچکمان هەیە خاچکان وردەکەین بە جوانی بۆ شێوازە وردەکەین کە وردمان کرد جوان ئەیکەنە ناو تاوەیەکەوە پیازەکە سوورەکەن کە پیازەکەمان سوور دوای اینەکە بەکارێنین خاچەکە کە خاچەکە ماسوور دوای بریشکەکە بە جیاسوور ئەەکەینەوە بەڵێ میشکە بە جیاسوور دوای هەرویکان ئەکەین بە یەکلەیەکێن تر ئەیکێنێ دیارخوای گەورە لێ قوبوڵکە ئینشاڵڵا دوای هەرین بۆنمە شوشێکمان ئێمە شوێی نافڕمان هەیە ئەمە شوێی نافڕین سۆسێکی بۆ ئەگرینەوە سۆسەکە بریتە لە شیرە خامەیە مەسەرەن ئەگەر زۆر کەسێ لە ماڵەکانە مەسەرەن کرێم تەبخیان نیە مەسەرن یاخود شتی تریان ئەتوانن خامە بەکاربێنن لەگەڵ شیرە سۆسێکی بۆ ئەگرینەوە بە شیر و بە خامە و زائیدەن تۆزی ئارد سۆسەکەمان بۆ گرتەوە مریش کوشتەکە لە ژێر شوشتەکە ڕائەخەین سۆسە گەرم ناکرێن هەر ئەوەی کە گەرمەکرێ بەڵێت بگەرم کرێ بڵێ بە گەرم کرێت
ئەم لەگەڵ پێکاتانی کە باس بڵێ ئەو پێکاتانی کە باس کرد گەرمەکرێت و دوای ئەکرێت بەسەر خواردنەکە دوای ئێمە پەتاتەمان هەیە ئەم پەتاتەیەمان هەیە کە ئێستا ئەکوڵێت ئەوە پەتاتەکە هێن جوان ئیشێلین پەتاتەکە کە پەتاتەکەمان شێلە خرخری ئەوە خرخڕەکەین و وەکو تۆپ مەسەلەن وەکو تۆپێکی بچووک خرخڕەکەین و ئەکەینە سەر ئەو پێکاتانە ناو شوشتەکە ئەکەن سەر پێکاتەکەن دوای چێکن سۆسەکەی بەسەر ئاکەین کە سۆسەکەمان بەسەر کرد پەنیری مۆزەرەلامان هەیە ئەمە پەنیرەکە بەکارێنن بۆ سەرەوەی خواردنەکەمان هەموو پەنیرێک نابێت هەموو پەنیرێک نابێت نەخێر ئەو پەنیرە بەکارێنن بۆچی بۆ سەر خواردنەکەمان بۆ سەر پەتاتەکە دوای کە تەواو بۆیکەنە ناو فڕنەوە بۆی حەزرێ بفرن ئەمە کار دیاریش دەریان دەستان خۆش بێ تۆ تەرخێنەیە ئەمڕۆ بەڵێ ئەمڕۆ بۆ جارێکی دژاتینەوە خزمەتان بۆ خواردنی کوردەواری دەستان خۆش بێ نافەسەی غەربێکاکەم زۆر زۆر دەمەکەم خواردنانە بەڕاستی خەڵک لێوانێ و هەر کەوتیانە تەرخێنێتتر خەڵک لی بێزار بۆ ڕقێنێ بۆ یان شتێک بەڵام خۆی لە ڕاستی دەوانە ئەمە نیسکە ئەو سەفاتی ئەوەنە پێگاتی جوانی تایە هەر هەموو کەسەی خۆشی نێخوا ئەمە بۆی خەڵک لە ماڵ بتوانێت لە ماڵ خارمان درستیکە هەڵۆژەیە پەتاتە یەکەم جار کامیان ئەی کوڵێنیان چی یەکەم جار گۆشت ئەوە گۆشتەکەمانەوە پارچە کردو پارچەکانی تۆزە گەورە بیاوە زۆر وەنی کاکدەنێبەر گوناحی تۆ ئەشتوانی گۆشتی تیانەکەیت ئەشکرێ گۆشتەکە کە کوڵا سام نیسکەکەشمانەیە ئەم نیسکە چاڕیمانە بکوڵێ کە کوڵا نۆکەکەی تیەکەین ئەم نەڕۆیسەوە کوڵاکەمەوە کوڵاوە تقریبان پێم خۆش بوو لە بەسا بینەران بۆ شێوازە خۆیان بیبینن ئەمە با قوڵپێکی جوان بە کە قوڵپێکی جوانیە ئەم شتانی ئەمەی تیاکەین تەخێنەکە هێشتا خاو نەبووتەوە لە نابێت چەندێک لە ئاوا بێت چاوەڕێکی دای گەرمە ئەمە بۆیە لەوانێ ئەو خارمانی کە بەتەمەن بزان بەڵام ئەم گەنجانی ئێستا کەم هەیە خۆی وا بەرەبەر گەرم بیخسێنە سەرەتای بیشۆرە ئەنجاوی بیخسێنی تۆزیشتی پێوە بێ کە جوان خاوە بوو ئەی پاڵێوێ جوان ئەو چۆڕێکی ئەنجێکتە نایە لەگەڵ قوڵپێکی جوان بەکە قوڵپیە ئەمانی تێکی وەردەمەدا ئەمانە هەمووی بەجارێکیان وڵات توانین بەجارێکی بەڵام کەم لارێکی شتێک کەم تێکەی پەتاتێ هەڵۆژەیە ئاڵوباڵوو لەگەڵ بایەمە ئەمەش میێژە گێزەرە ئەبەو شێوازە کاک دیار دروستکردنی ترخێنە لە ناوچەیەک و ناوچەیەکە گۆڕانکاری بەسەریان هەمووی سلێمانی خۆت سلێمانی خۆت لە هەموو کوردستانە بڕۆ بگرە بە سلێمانی حەزیلەتی و بەس ئەوان دەتوانێت بە شێوازێکی جوان درستی بکەن ینی ئیشی خۆیانە بەس ئەو ڕۆژە قوڕاوتان و دروستکردنەوە زیاتر منتەقی پشدەروانە بەڵانی و قەندیل و ئەم ناوە زۆری ئەمەژە تایبەتە بە ئەمە بە تایبەتە بە خەڵکی سلێمانی ئەمە من لە پێشنەقەی مەکانەوە زۆر زۆر زیرەکە کاک دیار ئەف من ساڵانم بینیومە کە ئایان کرد تۆک لە کاڵێکی شیان تێکرد تۆک لە کاڵک و مەسەلەن زۆر شتیان تێکرد تۆک لە کاڵک و زۆر شتیان تێکرد بەڕاستیش قەرەباڵغە و شتێکی جوان دەرچێت ناوی برێتەوە گازۆ گازۆشی تێکم گازۆشی تیا بەڵێ سەفاتە تۆکی جوان دەرچێت پێت خۆشیانم خواردنت حەز لێ هەیە واللهی من داواتی بۆ خواردن بەڵام ترخێنێکێکە لە خواردنە باشەکان بەڕاستی مامە شێخ داوەتیم نەبێ ئەمڕۆ خۆم شتێکی تایبەتی بۆ دروستەکە قسەکانە خۆش بێ بەس ترخێنە کاک دانیار ینی پێکاتی زۆر باشی تایە بۆ جەستە ینی تۆ بۆچی لە زستانە زۆرە خورێت بۆ لە زستانی شابە تایبەتی لە وەختی بەفرا وەرزی بەفرا ئەوە تایبەتمەندیەکی خۆی تایە کە بەڕاستی لە ڕووی پێکاتەکانی ناو ئەو مادانی کە تایەتی سە گوێزە بایامە ئەو شتانی کەوتان سەباسان کرد هەر هەمووی ینی کۆمەڵی ڤیتامینات و کۆمەڵی ینی پێکاتی خۆراکی زۆر زۆر باشی تایە جا خۆشبەختانە ئەمڕۆ میوانێکمان هەیە شارەزای ڕۆگناس شارەزای گیا بەهاری ئەوانەیە میوانی بەنامەکەمانە بێت حتمما پرسیاری ترخێنەشی لەکەی وڵا بینە بۆ چاونەریشی لە چاو خانمان لەگەڵ نۆکو دیسکەکە چاونەرەکەشتێکی چاونەرەکە زۆر خۆشیش یەکە و جوانشیەکە هیوادارم درستی بکەنە ماڵەوە دوایی بە مەسنجەر بۆ منێ زانام بکوم دەرچووە دەستان خۆش بێخوا دێمە وڵاتان دوای بەردەوام بێت کاک دانیار زانم ماوەسا هاتووە بەهرەوەمان هەیە بابەتێکی تۆمارکرامان هێما وەسا گیانەمە چەند منداڵێگەن قورآن خوێنن بەهرەمەندن خۆی گەورە تایبەتمەندێکی پێبەخشین کە تیاندایە زۆر دەنگی خۆشەوە لەگەڵیا زۆر بە جوانی قورآنە خوێنێتەوە من لەم چەند ڕۆژەی دیکەدا شتێکی سیرترم بینی مناڵێک
تەسەوڕەکەمانی 8 ساڵ و ئەوانە بێ ماشاءالله وەکو مامۆسایەکیانی وتاریە هەر زۆر بە بەلاغەتێکی جوان ئێتر یەکە و بەهرێکی تایبەتمەندی هەیە. مناڵێکم بینی تقریبا و ئەزم 12 ساڵ بوو مەڵێ ڤیددیۆیەکی تازەیە مناڵێکی تاژیکستانیە وتاریە بۆ کۆمەڵێ لە داعیە گەورەکانی عەرەب ماشاءالله دکتۆر عومەر عەبدولکافی بوو کۆمەڵێکی تری تیا بوو عیسام دکتۆر عیسام بوو و کۆمەڵێ داعی تیا بوو و هەموو قورئانی لەبەر بوو و ئەزانم مسلیم و بوخاری لەبەر بوو ماشاءالله کۆمەڵێک کتێبی فقهی زۆر گەورەی زۆر شارەزا بوو شەرحی ئیبن عەقیل هەمووی لەبەر بوو ینی ئەلفی ئیبن مالیکی لەبەر بوو نەک شەرحەکەی ئەلفی ئیبن مالیکی لەبەر بوو و کۆمەڵێک کتێبی تری وت کە لێرە بەڕاستی زۆر زیهنم لای نەبوو بەڕاستی ینی عەبقەریەک و ناوازەیەکی سەردەمە بەڕاستی مناڵێکی ئەوە اینجا بە عەرەبیەکی زۆر باش کە ئەم مناڵە خۆی تاجیکیە دیارە فارسە و بە زمانی فارسی دەرسەڵێتەوە وتارەیە موعظە کاجا ئەیوت ئینشاءالله بمە یەکێک لە عالمە زۆر گەورەکانی دنیا ماشاءالله ماوەسا لە شتێکی زۆر سەیری نەبێت چونکە زۆر لە زانا گەورەکان هەر بەو شێوازە هێنایان یانی بوونەتە ئەو زانایی کە تاوکو ئێستش ئێمە سوودیان لێ ئەبینین دەچینە لای ئەو بابەتەمانە گەرامادە بێت هاوکارانمان هاوکار بن. ناوم ئوستاش سامانە تەمەنم 11 سارە ماوەی 3 سارە لە دەستگای نووری حکمە قورئان دەخوێنم وەڵا لە ماوەی 3 سارەی 5 جوزئم لەبەر کردیا لێرە و لەگەڵ مامۆستاکانشی مشکلەم نییە ئەلحەمدولیلای لەگەڵیان دەگونجم لەبەرکردنی بەخۆم لەبەر دەکەم بەس ئەوها دەبین لەگەر داکمیان بابم لەبەر دەکەم ئەنی لەگەروانیش وەڵا لە قوتابخانە پۆلی 6م بەس ئەنی دەستی قورئان هیچ ڕێگیرێکم لێ ناکات لە مەکتەبێ نا برادرم نییە لێرە لە لاوە پۆلم بیتن و هیچ برادر تشم نارێ نیکە ڕێگر دەبیتن لەوە دەرسی قوتابخانە من لە قاریئەکان زیاتر حەزم لە ئەحمەد عەجەمیە جێ لە دەنجی ڕادەگرم ئاواتی من ئەوەیە کە هەموو قورئان لەبەر بکەم هەستێکی زۆر خۆشە لامڕە زۆر باشە. أعوذ بالله من الشيطان الرجيم يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا وقد خلقكم أطوارا ألم تروا كيف خلق الله 7 سماوات طباقا وجعل القمر فيهن نورا وجعل الشمس سراجا والله أنبتكم من الأرض نباتا قال نوح ربي إنهم عصوني واتبعوا من لم يزده ماله وولده إلا خسارا يا أيها المدثر قم فأنذر وربك فكبر وثيابك فطهر والرجز فاهجر ولا تمنن تستكثر ولربك فاصبر فإذا نقر في الناقور فذلك يومئذ يوم عسير على الكافرين غير يسير ذرني ومن خلقت وحيدا وجعلت له مالا ممدودا وبنين شهودا ومهدت له تمهيدا ثم يطمع أن أزيد كلا إنه كان لآياتنا عنيدا. اذكروني أذكركم واشكروا لي ولا تكفرون يا أيها الذين آمنوا استعينوا بالصبر والصلاة إن الله مع الصابرين ولا تقولوا لمن يقتل في سبيل الله أموات بل أحياء ولكن لا تشعرون ولكن لا تشعرون. ستاش وەکو هەرو قوتابیەکی تر دوو ئەرچی گەورەی لەسەر شانە یەکەشیان دەرسەکانی مەکتەبێتی دومیشیان دەرسی قورئان خوێندن لە سنتەر بێگومان
قوتابی ئەگەر بیوێتن دەرز بخوێنی وەقت زۆرە دەتوانی شەوەکەی تەرخان بکات لە بۆ دەرسەکانی مەکتەبەی و ڕۆژەکەش تەرخان بکاتن لە بۆ قورئانی بە تایبەتی پاش نوێژی بەیانی یان پاش نوێژی عەسر ئەو دوو وەقتی زۆر باشن لە بۆ تەڵەبە ئێمەش وەکو باوکی ستایش ینی ئەوەندەی لە تواناماندابی هەوڵماندایە بە تایبەتی لە پاش عەسران ئەنی ئەو وەختەی لۆ بەکار بینین لە بۆ مراجعەکردنەوە لە بەرکردنی قورئان بێگومان هەر باوچێک لەوانێ حەز و ئاواتەکی هەبیتن ئاواتی من و حەزی من ینی ئەوەیە کەوا کوڕەکەم وەکو دەرێ بەرزترین پلەی لە قورئان بەدەست بێنێ کەویش لە بەرکردنی کاملی قورئانە ستایشیش هەر لە بیدایەتی منداڵیەوە هەر لە سەرەتای منداڵیەوە خوای گەورە ئەو بەهرە و توانای پێبەخشی بوو کەوا بێتە ناو دنیای قورئان بێگومان ئێمەش دەزانین کەوا قورئان وەکو کتابێکی منهەجی مەکتەبێ نییە ینی قورئان کتابێکە ینی بەرنامەیەکە لە بۆ ژیان لێیە زۆر هەوڵماندایە هەم وەکو تەعلیمی هەم وەکو تەربەوی بهێنە ناو قورئان بەنسبەت لە بەرکردنیشی ئەلحەمدولیلا پلەشی باشی بڕیە و ئەگەر خوای گەورەش یارمەتیمان بدا ینی ئینشاڵڵا بەردەوام دەبین بێگومان کاکستایش سەرڕاوێکەوە لە خۆی وازبەرچی گەورەی لەسەر شانەکەەوە هەستی پێدەکاتن بەڵام خودی خۆم بە تایبەتی زۆر دافعیشیمە و بەردەوامیش وەکەوەی دەرێ بە بیری دەینەوە کە وازبێکی گەورەی لەسەر شانە ئەویش وازبی سنتەریتی ئەجەلوێ ڕۆژانە یان هەموو سەرە سەعاتان ینی چەند جار بە بیری دەینەوە کە وازبەکی قورئانی هەیە دەبی لەبەری بکاتن وەڵا بێگومان هەر دایک و باوکێک ئەگەر بیوێ هەم لە دنیا هەم لە قیامەت ینی ئیسراحەت بکە و بەخۆشی بژی دەبی زۆر ئیهتیمام و گرنگی بە ڕۆڵەکەی بداتن بە تایبەتی لەو لە بەرکردنی قورئان چکە قورئان فێرت دەکا کو بڕۆی کو دابنیشی کو قسان بکەی کو هەربستی ینی وەکووە دەری بەرنامەیەکی کاملی ژیانە ئەجەلوێ هیوادارین هەموو داک و بابێک منداڵەکانیان فێرە قورئان بکەن چونکە هەموو ڕاستی و خۆشبەختیەکی دنیا و قیامەت لەناو قورئانەکەیاندایە هەر قوتابیەک ئەو فایل ئەو شتەی خۆی هەیەکەوە لەبەر چای ڕوونە کە بتوانیتن ئینشاءڵڵا بەس یەک شت ئەو قوتابیەوە دەرەمزای مامۆستایەکیان ئامادەی تێدا قسەڵم بکە ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم. وقال فرعون ذروني أقتل موسى وليدع ربه إني أخاف أن يبدل دينكم أو أن يظهر في الأرض الفساد وقال موسى إني عذت بربي وربكم من كل متكبر لا يؤمن بيوم الحساب كدم ماري سرتاك درسي كتاب خانم بيتن أي دكام باشان قرآن كي داخين مثلا دبيني دلقة سارك كوها من بزوري بعصر يخينم قرآن داخينم دوري لو وقت زيادة مزالم هي أني بەڵازان خۆشەویستانمان یەکێک لەو گۆرانی کە باسی دەکەین باسکردن لە ڕاهێنانی منداڵ و ئەندامانی خێزان لەسەر ئەو عیبادەت و پەرشانی کە ئەنجامی دەدەین هەڵبەتە مامۆستا مانگی پیرۆزی ڕەمەزانیش دەرفەتێکە بۆی کە زیاتر دایکان و باوکان ڕاهێنان بە منداڵەکانیان بکەن یاخود ڕۆژوو بێ نوێژ بێت بۆیە بزانین میکانیزمی ئەم ڕاهێنانە چۆن چۆنیە کە مامۆستایەکی یازوو خۆشەویست میوانمان دەبێت دەویش مامۆستا ئەوبەکر سدیقی مامۆستای ئاینیە گەراما دەبێت خزمەتیابین بەڵێ تەمام سامە دابێت طبعا
کاک دانیار ئەم بابەتانە زۆر گرنگە بە تایبەتی مناڵ حەز بە تەقلید دەکات حتا تۆ جاری وایێت مناڵەکە لە عمریێوانیە کە بە ڕۆژوو بێ بەس هەرەی گرێ تۆ پێ هێشکێنی زۆر یە بۆ مزگەوت لەگەڵ تا پارشێ و هەڵەسیانی هەموو حرکاتەکانەکە هەموو شتەکانەکە وەکو تۆ بەس مدەتێکە ڕۆ ئەکەوێت خێر بێ سلام علیکم خۆ بەخێر بێ سەرەتا چامان بەخێر مامۆستاگیان بەخێر بێت یاخوا سەر چاومان مامۆستاگیان بەخێر بێ یاخوا بەخێر مامۆستاگیان سەر چاومان خێر بێ یاخوا سپاسەکەم خۆ بەخێر تەمان ئێمە خۆشحاڵین جەناوی مامۆستا ئەبوبەکری سەدیقی لە خزمەتیین بۆ 14هەمین ڕۆژی مانگی ڕەمەزان وە ڕۆژێکمان ماوە بۆ ئەلوەداع ئێتر دوای ئەوەکەوینە خواحافیزی مانگی ڕەمەزان تەنازە مامۆستاوە خۆشمان ناوەیە چیوە یەکسە زوو ئەلوەداعی لەکەین 2 هەفتەیە مێنێ ئەلوەدا وەڵا خواحافیزیکردن شتێکی خراپ نییە قوربانیان حافیزت بێ بەڵێ یعنی ئێمە بەجێمێنین ئێمە بەجێمێنین ئێمە غەریبە بین ڕاستە لەنەوە هەر باقیە و هەرمێنێ هەموو ساڵ هەرێتەوە ئەرە وەڵا الله جوان کەدەنیگەم فەرموو دەست مامۆستاگیان مامۆستاگیان بەخێر بێ یاخوا سەر چاومان ئینشاءالله سەرکەوتوبی مامۆستا یەکێک لەو نیعمەتە گەورانەی یەکێک لەو جوانیانی کە خۆی باڵا دەست بە جوانی وەسفی کرد لە قورآنی پیرەزا منداڵە کە پێمانە بەخشێ و بەڵام گرنگ ئەوەیە کە چۆن ئەم منداڵە پەروەردە بکەین و بتوانین ملکەچی فەرمانەکانی خۆی باڵا دەست بێت وە ڕاهێنراو بێت بۆی کە عیبادەت و پەرستش ئەنجامدا جا ئەمە چۆنی دەکرێت دایک و باوک دەبێت چۆن ئەم ڕاهێنانە ئەنجام بدەن بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه ومن أجمعين ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار دەست خۆشیتان لێ دەکەم بۆ ئەم بەرنامە جوانانە خۆی پەروەردگار ئێوەش و بەرنامەکانی بەردەوام بکات زیاتر و زیاتر ڕۆژ بە ڕۆژ بەرەکەتی تێ بخا ئینشاءالله دیارە من ئێستا وەکو خۆم بڵێن الحەمدولillah وەکو دەڵێ چەندەها کتێبم هەیە لەسەر پەروەردەی منداڵ بەس بە تایبەتی بۆ ئەم بەرنامەیە چەند شتێکم حازر کردووە کە شتی سەردەمی ئێستایە شتی سەردەمیە یعنی زانایانی کۆمەڵایەتی و زانایانی سەردەم و فیقی ئیسلامی و مامۆستایانی پەروەردە باسی ئەویان کردووە کە بەسەر جارە ئەو بە تەمان ئاشکرا کە مانگی ڕەمەزانی پیرۆز بەڕاستی مانگێکی چەند مبارەک و پیرۆزە مانگێکە هەتا وەسفی بکەی هەرکەمە مانگێکە بەڕاستی پڕی خێر و خێراتە دەستکەوتی گەورەی زۆر تێدا هەیە مانگی پاکبوونەوەیە مانگی چاکبوونەوەیە مانگی چاکسازیە مانگی بەخۆداچوونەوەیە مانگی محاسەبەکردنی خۆیە مانگێکە بەڕاستی یعنی هەتا وەسفی بکەی هەرکەمە بە تایبەتی بۆ منداڵیش کە بڵێن وەکو گەورەکان زانان دەفەرمونون بەبێ ئەو مانگە بەلای منداڵەوە خۆشەویست بکرێت چکە ئەمە وەرزێکی ئیمانیە وەرزێکی تەندروستیە وەرزێکی پاک و خاوێنیە مەوسیمێکی جوانە هاتوۆتە پێشمان لە خزمەتی داین میوانێکی گەورەیە بۆ منداڵ دەبێ بەلای منداڵەوە خۆشەویست بکرێت زانایکی گەورەمان هەیە کە ئەم سەردەمەیە دکتۆر ئەحمەد تاها ڕەیان کە ڕئیسی جامیعەی یەکێکە لە مامۆستاکانی فیقی ئیسلامی لە ئەزهەر و ڕئیسی لژنەی فیقها لە بۆ کاروباری ئیسلامی ئەم پیاوە دەڵێ دەبێ منداڵ وا حاڵی بکرێت کە ئەم مانگی ڕەمەزانە مانگێکی قورس نییە مانگێکی خۆشە مانگێکی پڕێتی لە خێر و بەرەکەت پڕێتی لە سوود و جوانی پرێتی لە گەشاوە و گەشی پرێتی لە پاک و خاوێنی نەگیانی خوان خواستە دایک و باوک بە تایبەتی دەوری ئەمە ببێنن وەڵڵاهی ماشەڵڵا ئەو مانگە هات بەخوایی ڕۆژەکە درێژە و ناگیرێ و وەڵڵاهی نازام چ بکەین و ئەدی ئیشەکەمان پەچەکەی و ئەگەر بە ڕۆژوو بین ئاوا وەڵحاصڵ ئەم کۆمەڵەشتانە نابێت لە لای منداڵ بگوترێ ئەگەر کابرا بۆ خۆشی ینی تااقەتی نەبێ بێتاقەت بێ یان لێ بترسێ نابێ وا بکەی کە منداڵەکە ئەو منداڵە ئەم ترس و بیمە تووشی ببێت ئەوە ینی خاڵێکی زۆری گرنگە بەڕاست خاڵی دووەم بۆی کە منداڵ بتوانێت لەم مەوسیمە ئیمانیە لەم مانگە جوانەدا لەم مانگە پرخێر و بەرەکەت و پیرۆزەدا لەم مانگەدا کە هەمووی بەڕاستی سەحەت و تەندروستی و گەش و گەشاوەی و پاک و خاوێنیە بۆ بە تایبەتی بۆ جەستەی ئینسان بۆی کە منداڵ بتوانێت دەوری خۆی هەبێ بتوانێت بە ڕۆژوو بێ بتوانێت تەشجیعی کەین لەسەر بە ڕۆژوو بوونەکە
دەبێت بە ڕۆژبوونەکە بە شێوازێکی تەدریجی بێ، یعنی پلە بە پلەی. چۆن ماوەسا؟ مەسەلە بۆ نمونەوە تەمان زانانی بە تایبەتی ئەو زانانی ئیجتیماع کۆمەڵایەتی باسییان کردووە، زیاتر ئەو ڕێگانیان داناوە. یەکەم ئەوەیە کە بتوانی بڵێ ینی منداڵەکە بە ڕۆژوو بێ هەتانیەوە ڕۆ لە یەکەم کاتەوە، لە چەند ڕۆژی دیکەدا بتوانێت هەتاوەکو عەسر، لە چەند ڕۆژی دیکەدا مەسەڵەن ڕۆژێک بیشکێنێ ئەوە دوو ڕۆژی تر بە ڕۆژوو بێتەوە. وەڵحاصل ئەوە بۆ شێوازە بە ڕۆژێت وە کۆمەڵێک نەسیحەت و ئاماژگاریشان داوە. یەکە لەوانە وەکو کە باسم کرد دەبێت منداڵەکە دەرونیەن حازری کەی بۆ بە ڕۆژوو بن، یعنی بە ڕۆژ ئەم مانگەی بەلاوە مانگێکی خۆش بێ، مانگێکی ڕازاوە بێ، ئەوسە دیاری نەکراوە عزیزە شتەمەنێکەوە دیاری بەڵێ فەرمودەکە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم مروا أولادكم بالصيام ل7 سنين واضربوهم عليها ل10 سنين. دەفەرمێ ئەولادەکانتان لە 7 ساڵەوە بۆ نوێژ هەم بۆ ڕۆژوش هەم ئەو فەرمودە هەر هەیە کە دەفەرمێ لە 7 ساڵەوە دەستی پێ دەکا کە گەیشتە 10 ساڵە ئەگەر نەیکرد ئەو کاتە وەڵحاصل تەوبیخێک دەکرێت لەسەرێکەوە هەر نایکە، بەڵام واجبیش نییە لەسەری بۆ معلوماتان، واجب نییە لەسەری بە هیچ شێوازێک. جا کەواجب نییە لێرەدا کەواجب نییە، بەڵام ئەم شتە جوانە ئەم بە ڕۆژووبوونە ئەم ینی کارە ناوازەیە ئەی چۆن ینی منداڵ بەلایەوە خۆش ببێت، چۆن بێتە سەری، چۆن ینی ڕابێت لەسەری دەبێت بەو شێوازانە بێت کە باسی دەکەین. یەکەم منداڵەکە دەرونیەن ئامادەیکەی. دوو گوتمان ئەم ماگەی بەلاوە زۆر شیرینکە، ینی ماگێکی خۆشە، ماگێکی مبارەکە پیرۆزە، ئەوە من نەسیحەتی منداڵەکە بکرێت. خاڵچکەمان ئەوەیە کە بە تەدریجی بێ وەکو باسم کرد. شەر نییە جارە تەمان کە گوتمان واجب نییە، واجب نییە، ینی ڕۆژ واجب نییە. بە تایبەتی زانانی ئیسلام هەموو لەسەر ئەوەن کە دەفەرمونون منداڵ ئەگەر تااقەتی نەبوو ئەوە هەر نابێت. ئێمە هەر چەند حاڵەتێکیش هەیە ئێستا باسی دەکەم، لەو حاڵەتانە هەر نابێت بە ڕۆژوو بێ منداڵ، چەند حاڵاتی هەیە ئەوە تەمان باسەکرێت. دووەم خاڵێک ترمان ئەمەیە کە بێدەوام تەشجیعەکەی منداڵەکە خاڵتر ئەوەیە کە خەڵاتیکەی. بۆ نمونە مەسەڵەن ئەو ماڵاگە دوو منداڵن هەبیان سیان نەبیان زیاتر منافەسە دروستکەی لە بەینیانە لە عیبادەتە لە عیبادەتە ئاشی ئازا بێ دوو ڕۆژ بە ڕۆژوو بێ هەدێکی جوانی قەشەنگی بۆکردم یان شتێکی بۆکەم یان ئەیبم بۆ سەفەرێک یان وەڵحاصل ینی ئەو بەخشش و هەلایانە بۆی کەوا منداڵەکە بەلایەوە شیرین بێ. مامۆستاکیان دەگەڕێنە لات گوێبیستی چەند ئاەتێکی دیکە لە قورآنی پیرۆزە بین بۆی کە مەسجیدەکەمان بەرەکەتر بین ئینشاءالله. فەرموو مامۆستا. أعوذ بالله من الشيطان الرجيم. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد وقال قرينه هذا ما لدي عتيد ألقيا في جهنم كل كفار عنيد
مناع للخير معتد مريب الذي جعل مع الله إلها آخر فألقياه في العذاب الشديد قال قرينه ربنا ما أطغيته ولكن كان في ضلال بعيد قال لا تختصموا لدي وقد قدمت إليكم بالوعيد ما يبدل القول لدي وما أنا بظلام للعبيد يوم نقول لجهنم هل امتلأت وتقول هل من مزيد وأزلفت الجنة للمتقين غير بعيد هذا ما توعدون لكل أواب حفيظ من خشي الرحمن بالغيب وجاء بقلب منيب ادخلوها بسلام ذلك يوم الخلود لهم ما يشاءون فيها ولدينا مزيد وكم أهلكنا قبلهم من قرن هم أشد منهم بطشا فنقبوا في البلاد هل من محيص إن في ذلك لذكرى لمن كان له قلب أو ألقى السمع وهو شهيد ولقد خلقنا السماوات والأرض وما بينهما في 6 أيام وما مسنا من لغوب فاصبر على ما يقولون وسبح بحمد ربك قبل طلوع الشمس وقبل الغروب ومن الليل فسبحه وأدبار السجود واستمع يوم ينادي المناد من مكان قريب يوم يسمعون الصيحة بالحق ذلك يوم الخروج إنا نحن نحيي ونميت وإلينا المصير يوم تشقق الأرض عنهم سراعا ذلك حشر علينا يسير نحن أعلم بما يقولون وما أنت عليهم بجبار فذكر بالقرآن من يخاف وعيد صدق الله وجزاك خيرات إن شاء الله ماوسە گیان فرمود ئەو مناڵانی کە نابێ بە ڕۆژوو بن کێنە ئەو مناڵانە لە هەندێک حاڵەت هەیە منداڵ زانانی ئێستا بە تایبەتی زانانی هەم کۆمەڵایەتی و هەم زانانی پزیشکی ئەڵێن لە هەندێک حاڵەتە منداڵ نابێ بە ڕۆژوو بن پێش لەو حاڵەتانە حاڵەتی ئەنیمیای پێدەڵێن کە کەم خوێنی ئەوە دوو حاڵەتی کە تووشی نەخۆشی شەکر بوو بێ خوا نەخواسە ئەوە نابێت لەو حاڵەتانە بە ڕۆژوو بێ حاڵەتێکی تر ئەگەر ئەوە بێ تووشی جەفاف هاتی بێ منداڵێک حاڵەتێکی ئەمەیە حاڵەتی سکوچینی بۆ پیا بوو بێ حاڵەتێکی تر من ئەمەیە کە خواردنەکەی خراپ بێ لەم حاڵەتانە زانایان لە فەرموون منداڵ نابێ بە ڕۆژوو بێت چونکە زەرەری لێدە چونکە لە قۆناغی گەشایە لە قۆناغی گەشەدایە ئەم حاڵەتانەش هەمووی منداڵەکە بڵێن چەند لە وەزعێکی خراپدایە ڕۆژوو زیاتر لەوانەیە بەرەو خراپتری ببە
ئەچکە ئەو منداڵە پێویستی بە دکتۆرە، پێویستی بە دەرمانە، پێویستی بە خواردنی چاکە، پێویستی بە فاس و تەرتیبات و ئەو شتانە هەیە. لەبەرەوە لەم حاڵەتانە ماوەسا بەعزێ مناڵ کاک دانیار هەر خۆی بەعزێ مناڵ لە وەختی گەشەیە کەم خۆراکە بێت کە کەم خۆراکە بێت تۆش ئەگەر بیگریتەوە حەزەکان خواردن نەخوا لەبەرەوە ئەو حاڵەتانە ڕعایەتی باشەوە ئەوەش کە شەریعەت دایناوە کە بە قۆناغ وەکو جەناب باسی کرد قۆناغبەندی ئەو قۆناغبەندی وردەوە دەخۆی فێرە بێتە ئەگاتە سنی بلوغ بە تەواوی فێری ڕۆژویەکی باشە بێت ئەو خاڵانە هەمووی گرنگن کە بۆ نەسیحەتی وەکو دەڵێت چەند ئامۆژگاری تربەویە یەکەم منداڵەکە حازرکەی دەرونیەن ئەوە زۆر مهمە یعنی ئەو ماگەوە خۆشەویستکەی لەلای ئەو منداڵە کە ئێتەوە حاصل بۆ خۆی بستێتە ناو بە ڕۆژوبوون و بەخۆشی خۆیەوە نەگیانی ئەوە دوو بە تەدریجی بێ وەکو عەرزم کردن سێهەم جائیزە و هەدیە و بەخششی پێ بدرێ ئەوە کە زۆر یعنی منداڵ تەرجیعەکە لە هەموو کارەکانی تریژی ئەو هایە مامۆستاگەر مانگی پیرۆزی ڕەمەزان دەرفەتێک بێ بۆ ڕاهێنان لەسەر ڕۆژوبوون پێم وابێت دەرفەتێکی گەورەشە فێری نوێژی بکرێت و ڕاهێنانی پێ بگرێت بۆ نوێژ چونکە لەوانێت تەواوی ساڵەکە بە مانگی پیرۆزی ڕەمەزانیشەوە نوێژەکە ئەنجام بدات وە ڕابێت لەسەر کە نوێژ ئەنجامدا ئەمە چۆن ئەنجام بدرێت لەم مانگەدا ئەوەشیان تەمان وەکو هەر فەرمودەکە ئەوە جار باسی نوێژی کردووە پێش ئەولادەکەم فەرمانەکە یعنی 4 ساڵ بەردەوام تۆ دەبێت فەرمانی تێبێت فەرمانیش نەگیانی بە قسەی ناشرین و بەوانە بە قسەی خۆش بە شیرینی بە تەرجیعکردن بە ئوسلوبی جوان بە تایبەتی بۆ منداڵ دەبێت سوود و قازانجەکانی هەم نوێژکردن هەم بە ڕۆژبوونی بۆ باسکەین لەسان باسی سوودەکانشیان دەکەین ئەوە زۆر گرنگە یانی چکە منداڵ دایمە تەمەشایشتی مەیدانی وشتی دیاردە دەکات ئەزە ئەو تەرجیعکردن ئەو هەدیە پێدانە ئەو بەلاو خۆشەویستکردنە ئەو زۆر گرنگە ئێستا منداڵ هەتا ئەگەر مەسەلەی مەکتەب و خوێندنیش بەلایەوە خۆشینەکەی بەلایەوە خۆش نەبێ بەلایەوە ئەوە نەبێ بەلایەوە قورسە یانی سێرەکی ئێستا زۆر منداڵی وا هەیە بە منداڵی لەسێ خوێنە بەڵام دوای وازە هێنێ بۆچ کە شیرینی خوێندنەکە ناچێتە ناو دڵ و دەریونی و لەگەلی تێکەڵاو نابێت کەواتە لەم مانگەدا کە تەرجیعی بکەیت لەسەر بە ڕۆژبوونەکە لە هەمان کاتەمانەوە ڕاهێنانیشە بۆ نوێژکردنەکە و هەر لێرەوە ئەو منداڵە وردەوە دەیانی ڕادێ ئیتر دوایی وەڵحاصل عادەتی پێوە دەگەێت وەکو زانانی فقی ئیسلامی وا دەفەرمن منداڵ کە ڕاهەن لەسەر شتێک دوایی تەرکی ناکە تەرکی ناکە سنەتی پیامبەر ماوەسا لە دەربارەی نوێژی سنەت وا هاتووە کە لە مزگەوتە نوێژە سنەتەکە نەکەی بیتەوە لە ماڵەوە بیکێ ئەمەش هەر بۆ ئەوەیە کە مناڵەکە لاسایی بکاتەوە لەگەڵ تا بیکات هیچێکتر لە حکمەتەکانی ئەوەیە کە منداڵ ببینێ ئەو دایک و باوکە ئەو باوکە ئەو برا گەورەیە ئەو برانەی لە ماڵەوە نوێژ دەکەن بۆی ئەویش بزانێ یعنی سەیران بکا و حاصل غەزەیان لێوە بگرێ و دیقەتیان بداتێ و چاوە لەوان بکات لاساییکردنەوە ماوەستا تا چەند گرنگە تاوان ئەفو یعنی مەسەلەی لاساییکردنەوە لە پەروەردەکردندا خاڵێکی یەکەم خاڵی زۆر گرنگە یەکەم خاڵی گرنگە بۆیە گوتم مەسەر دایک و باوکەکە هەر لە بەڕۆژبوون و لە نوێژکردنیشە ئەگەر دایک و باوکەکە قەڵبیان گران بێ لە نوێژکردنیانە خۆ بە بەڕۆژبوونەکە ڕۆژ درێژە و بۆمان ناگیرێ و کار و کەسابەتەکەمان دەفەوتی و بەخوا لەوانەیە لە برسێتی و ئەم ماگە ئەگەر ماگە گەر کاسی بینەکەی لەوانەیە ژیانەکەمان خۆش ناوێت ئەوە تامان ئەوە هەمووی بەڕاستی مەشاکل و کێشە بێشەی بۆ منداڵەکە دروستەکرێت نابێ ئەو شتانە بکرێت بۆیە تامان مسلمانانی بەرز و بەرز بە تایبەتی دایکان و باوکان ئەوان تامان مەسئولن لە منداڵەکانیان كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بەڕاستی دەبێ ئەو شتانە بزانن جا خاڵێکی گرینگە زۆر بەداخەوە من گەل زار باسم کردووە دایکان و باوکان کە مەسئولی یەکەمن لە پەروەردەی منداڵ لە ڕاهێنانی لە گەشە پێکردنی لە پەروەردەکردنی ئەو نوع پەروەردەی کەوا دەبێت پەروەردە بکرێت لەسەری مەسەلەی عیبادەتکردن قەزی عەقیدە و بیرروبارەکەی چۆن بێ ئەخلاق و ڕەوشتی دەرونی منداڵەکە سیحەت و تەندروستی قەزی وەرزشکردنی مەسەلەی کۆمەڵایەتی ئەمانە هەموو لەسەر دایک و باوک واجبە لە پێش هەموو کەسێکەوە لە پێش مامۆستا لە پێش هەموو کەسێکی دیکەوە جا بەداخەوە بەڵام بەداخەوە هەندێک لە دایک و باوکەکان بۆ خۆیان ینی ئەویان تێدا نییە کە مامۆستا بن لەو بابەتەدا یان پێشەنگێکی جوان بن دایک و باوکی وا هەیە
یعنی پێشەنگ نییە قودوە نییە پێشەنگ و پێشەوە پێشەڕەو نییە بۆ منداڵەکەی جا بۆیە دوای ئەو منداڵەخوا نەخواسە بە هەر حاڵاتێکی سەلبیدا بڕوە هەر حاڵەتێکی نامۆ هەر ئیشێکی نامۆی لێ پێیا ببێ یەکەم کەس من وا دەزانم کە خەتای دایک و باوکەکەیە بۆ چکە ئەوان ناتوانێەوە ببن بە پێشەنگێکی جوان بۆ دایک و باوکیان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا یەکێک لەو دیاردانەی بینین بوونی منداڵە لە نێو مزگەوتە زۆرێک باوکان پێیان خۆشە منداڵەکانی وا ڕابێن بێنە مزگەوتەوە بڕاوکە من چەند ڕۆژێکە زۆر مەسیجم بۆیێت کە داوایەوەکەن بەرنمەیەک بکەین لەسەرەوەی کە لە منداڵ تووڕە نەبین لە نێو مزگەوتەکاندا زۆرێگەن لە منداڵ تووڕە ئەبن زۆر داوای ئەوە کرێت چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیا بکرێت هەر ئەو منداڵانی دوجار وەکو ئێمە گەورە بن دواتر دووبارە دێنەوە مزگەوت ئەبێت چۆن مامەڵیان لەگەڵدا بەتەرتیب بن لە مزگەوت من بە بۆچوونی خۆم من کە مامۆستایەکەم بڵێن ئەوە نێسکەی 35 ساڵە ئەلحەمدولە ئیمامەت و جەماعەت لەگەڵ مزگەوت لەگەڵ خەڵکام بەحەقەت منۆک لێ حاڵی بووم ئەو کەسانەی کە قەڵسن بە منداڵ لە مزگەوتاو لیان تووڕە دەبن کەسی بێتە من ئەسڵەن ئەوە هیچ ئەسڵەن لە دینەکە هەر شارەزانی نازانن چۆن ئەو دینە دەربارەی منداڵ ڕاهێنانی منداڵ دەستگرتنی منداڵ بۆ مزگەوت دەبێت دەستی بگیری بهێنی بۆ مزگەوت نەک تۆ لێی تۆڕە بیبی خوا نەخواسە یان دەری بکە یان وەڵحاصل ئەوە من وای لە حاڵی بوون کە ئەو کەسانە بەڕاستی دەبێت بەخوایان دابستنەوە ئیشەکان هەڵەیە بەڵێ ئەگەر منداڵی بچووە لە بوو بێتە ناو مزگەوت ئەوە تەمەن باوکێتی ئەوە دەبێت ئەوان ئاگادار بکرێن نەک ئەم پیاوە مام حاجیە لەولالیان تۆڕە ببێ و هەڕەشیان لێ بکە و دەریان کەن و جارێکەوە چێهێناوێتی و ئەگە مامەساژ وا بڵێ هەڵێ کرد نەخێر من وا دەزانم ئەو کاک حاجیە بۆ خۆی لە هەڵەدایە بۆ خۆی لە دین حاڵی نەبوو بۆ خۆی نازانێت کە پەرۆدی منداڵ چۆنە بۆ خۆی بەڕاستی یعنی زەربەیەک دەدا لەو منداڵی وا هەیە من بیستومە ها گەنجە لە گەنجێتی دەڵێ لە فلان ساڵی من منداڵ بووم هاتومەتە مزگەوتەکە کاک حاجێک لێم تۆڕە بووە یان مەسەڵەن یەکێ لە پیاوەکانی مزگەوت ئیتر جارێکتر نەچوومەتە بۆ مزگەوت ئەوە باشە ئەومانە ئەوە کۆکارێکت کرد کە ئەم دارت برد بۆ هەڵدێران بۆ هیلاکرد بۆ یاخیبوون بۆ تەمەڕوود بۆی کە ئەمە جارێکی تر نە مزگەوتی خۆشەوێ نە مامۆسای خۆشەوێ نە خەڵکی مزگەوتی خۆشەوێ نەخێر ئەوە بەڕاستی کارێکی زۆر هەڵەیە واجبە ئەو کەسانەی کە خوا نەخواسە تا ئێستا ئەو کارانیان کردبێت لە مزگەوتە بەخۆیان دابستنەوە وەدەمی خۆیان بگرن لە باتی ئەمەی کە قسەیان پێ بڵێن ئەبێ بچن قسەی خۆشیان بۆ بکەن دەبێت دەستیان بگرن ئەبێ بیاهێنن ئەی تۆ بۆ خۆت منداڵم نییە ئەی نابێ منداڵەکە لەگەڵ خۆت بهێنێ بۆ مزگەوتە هاوڵانی بەرز و بەڕێز بۆ خۆیان بە چۆلەکانی خۆیان دەهێنات لە پاڵ خۆیان دایاندەنە مە زۆر وڵاتان گەڕاوم سەیدەکەی باوکی وا هەیە 4 منداڵ پێنج منداڵ ڕیسکۆ دەبەدەوە خۆیان دەهێنێ بۆ مزگەوتەکە کەسیش دەری ناکە کەسیش ناتوانێت قسەیەکی پێ بڵێ جا لەبەرەوە بەحەقەت ئەوە خاڵێکی زۆر سەلبیە خاڵێکی زۆر خراپە داوا دەکەین لە مسلمانانی بەرز و بەڕێز بە تایبەتی ئەوانەی کە لەو شتە کە حاڵێن ئەوها لە منداڵ تووڕە دەبن وازی لێ بهێنن جارێک تشتی وانەکەن چکە گونەهبارە بن گوناهیان دەگاتێ کە تۆ منداڵێک یاخیکەی لە مزگەوتە ماناوایە تۆ ماڵت کاول کردووە و تووشی گوناه و تاوان و بێدینی کردووە بەس هەر لە هەمان کاتشا ضرورە ئەو دایک و باوکی کە مناڵە هێن بۆ مزگەوت یان ئەزان مناڵەکان هاتوێ مزگەوتەکە کۆمەڵی ئادابی مزگەوتی فێر بکەن فێری بکەن وە لە مزگەوتیشە تەرتیبێک کەبێ بۆ ئەوەی ڕست بکرێت و ئەو کۆسونەتی پێ کە لە دواوە مناڵەکان تێکەڵ نەبوون لەگەڵ گەورەکان ئەوە بکرێت مامۆستای بەڕێز ئێستا لە هەندێک مزگەوت چاودێریان داناوە کۆمەڵی خەڵکیان داناوە تەرتیبی منداڵەکانەکەن ڕیزیانەکەن و بەتایبەتی مانگی ڕەمەزان شیرینی و خواردن و خورما و ئاو ئەمانە بۆ تەرتیب کردو شتێکی زۆر چاکە ئەوە بەڕاستی خۆزگا لە هەموو مزگەوتەکانە وا بکرا لە هەموو شارولادەکان ئەو شتا بکرا شتێکی چاک بوو واجب لەسەر مامۆستای بەرز و بەڕێز کە ئەو کارە بکە ئەوانە سەرپەرشتی مزگەوتەکە دەکەن هیوای مەسە مزگەوتی وایە خاوەنی هەیە ئەوان واجب لە سەرشانیان کە ئەم کارە بکەن تەرتیبات و تەنظیماتێ بکەن بۆی منداڵ خوا نەخواسە هەندێک کاری سەلبی نەکە بۆی کە ئەوها بکە خاڵی ترمان زۆر گرنگە کە من حەزەکەم باسی کەم بەڵێ لە فەرمودەدا هەیە دەڵێ پێغەمبەری خوا سەڵەم وای داناوە کە پیاوان لە سەفی یەکەم بن منداڵ لە سەفی دووەم بن ژنان لە سەفی سێیەم بن وەنیە بەڵام فەرمودە من تامان کتێبێکم نووسیوە دەربارەی فقهی شەریعەت پێشتمەتە خزمەت فەرمودەیەک دەفەرمێ هەر منداڵێک هاتە هەر شوێنێکەوە
بۆ هیچ کەسێکی نەدەری بکە بەڵێ بێتە سەفی پێشەوە بۆی نییە کەسێکە دەری بکە بەڕاستی ئەوە ینی هەڵەیەکی زۆر گەورەیە کە وا دەکەندەی کاکەم منداڵەکەن یاڵە بستنە سەفی دواوە ئەوە خراپە ئەوە زۆر خراپە ئەو منداڵە بەخۆی دادەشکێتەوە کە مادام ئەو منداڵەوەندە ئازایە ئەوەندە بەدینە ئەوەندە حەزی لە مزگەوت و نوێژکردنە حەزی لە سەفی یەکەمە هاتە سەفی یەکەم با کەس دەری نەکە ئەوەش خاڵێکی مهمەکە ئێمە ڕیعایەتی بکەین خۆ دەست خۆش مامۆستاگیان پێما بوو هەموو شتێکمان باس کرد گە شتێکمان ما بێت ئیشارەتمان پێ نەکردێ من لە خزمەتین وەڵا ئەوە مەسەلەی سود و قازان کە دەرم هێناوە لە گۆگل بۆ منداڵ کۆمەڵە سود و قازانجی هەیە جگەلەوەی کەوە تەمەن ڕۆژوو هەر هەمووی بەڕاستیەکی ئەو حەدیسە کافێک دەفەرمێ سوم و تەصیحو ئێوە بە ڕۆژوو من لەشتان ساغە بێ ئێتە من تقریبان لێسکەی 36 سود و فائیدەم نووسیوەتەوە لە کتێبەکەی خۆمە دەربارە سود و قازانجی ڕۆژوو بەڵام ئەمە چونکە تایبەتمەندی دکتۆرە بەڕێزەکانە ئێمە باسی نەکەین لەوانەیە باشتر بێت هەر باسی وشیان کردو کە بۆ مناڵ ئللا ئەو حاڵەتان نەبێت کە جناوە باسەکردنا هیچ زەرێکی نییە ڕۆژوو و بگرە زۆر باشیشەوە فێری مقاومە بێ فێری بێ بڵێ فێری ئیرادەی بەقوتە بێ فێری ئەنج بێتەوە ئەو بانکریاسی بەقوتە بێت هەر لە ئێستا بانکریاس کە ئەنسلۆنی لە چیەکە ئینسۆلین دەردەکات بە تایبەتی دەفەرمێ بۆ منداڵ ئەوە بەقوتە بێ ئەو بانکریاسی زۆر بەقوتە بێ و سود و قازانجی زۆر زۆر گەورەتریشی هەیە کە ئەوە تامن دکتۆرە بەڕێزەکان زیاتر باسیەکان بەس خۆش مامۆستاگیان زەحمەتی کێشە مەجلسەکەمان بە چەند ئاەتێکی دیکە لە قورآنی پیرۆز کۆتایی پێێن یەخوا بەخێر مامۆستا و بەکر سدیقی مامۆستا جادیان فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم فإذا مس الإنسان ضر دعانا ثم إذا خولناه نعمة منا قال إنما أوتيته على علم بل هي فتنة ولكن أكثرهم لا يعلمون قد قالها الذين من قبلهم فما أغنى عنهم ما كانوا يكسبون فأصابهم سيئات ما كسبوا والذين ظلموا من هؤلاء سيصيبهم سيئات ما كسبوا وما هم بمعجزين أولم يعلموا أن الله يبسط الرزق لمن يشاء ويقدر إن في ذلك لآيات لقوم يؤمنون قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله
وإن كنت لمن الساخرين. صدق الله العظيم. خۆش بەر پاداشتی بەخێرتان باتن انشاءالله ماوەسانی بەڕێز دەستان خۆش بەیەخەوە. بەڵام زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتاندا. بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین. لای ئێمە دڵنیاتری. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. کاک دانەریان طبعا ماشەڵڵا قورئانێکی خۆش و مامۆسایش کۆمەڵێ بابەتی زۆر گرنگی باس کرد. بێگومان خۆی گەورە پاداشتی باتەوە و ئێمە شێفەکان نازانم تەقەتەق و بەزم و ڕزمێکی زۆران ناوەتەوە وەرە سەریانێنی بڕی هەڵبەدەم بڕگەیمان بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و زەیتی کاشۆ سپۆنسەریان کردو و دەستیان خۆش بێ. السلام عليكم. السلام عليكم. باش قربان. خير بين سلام. كيو جيشت. والله هو آخريشين. لشتان صاغبيا. هەوزانم ترخێنە تشتەکان هەر تێکەڵ کردن زۆر شتی ناوێت کاک. هەموو شتێکی بێت تێکی. بێ هەموو شتێک تێکی. ئەوەیە بێشێک ئەڵێ ترخێنەیە هەموو شتێکی چی ماوەتینەکەی هەمووی کاک نەریمانەوێت چەند لەسەر ئاگر بێت ترخێنە؟ وەڵڵاهی ترخێنە زۆر کەسێ بە بخاری کوڵێنێ. زۆر کەسی شێ هەر ئەوای کوڵێنێ ئەمە خۆی بەڕاستی ئەگەر بێت و شتەکان سابۆن نۆکەکە زیاتر ئەساسە مەسەن نۆکە کاتی زۆرە زۆر کەسێ فاسۆلەی تێگا مەسەن فاسۆلێ سووری تێگا بەڵام ێستا ئەوە ئێمە دیار بە شێوازێکی تر کردوێ کاگیار من بە شێوازێکی ئەسل سلێمانی دروست بەڵێ طبعا وازنم لە سلێمانیشە سابونکەران وازانم ترخێنە یا هەر کفتێ سابونکەران سابونکەران کفتەکەی بەس ترخێنە هەر ئەتیادی سلێمانی بە عامی هەموو گەڕەکەکانە تناتم گەڕێکی وای خۆ هەموو کەژاکی نایخوا بەتابەتی لە بەفرەکە بۆە پێرێ ئەمەمان هەبووە بەستە پێرەکەک دانیار ڕازانی سەرماکەیە دوو خاوەکە بوو ڕۆژی بەفرەکە خۆتم کاکدانێر بەتەمە ئاسێکی دروستیکەین ماوێتی بەڵام کەچی لە سەرماوی نابووایە ئەزەکەمانمانە کرد بەس ئەسڵی ترخێنش خۆی کە وشکە کرێتەوە زانم تۆزێ ماهری و لێزانیەکی باشیە بێ پێگاتانە تایبەتمەند بن بۆی کە وشکەکە ئێمە بەو شێوازە دروستمان کردووە هەمە پرتەقاڵە پرتەقاڵ باش شکراوە
پرتەقاڵ بۆچی من یەکەم جارمەی بۆ تام و بۆن بۆ تام و بۆنیە بۆ تام و بۆن بەڵێ تام و بۆنیشی تایبەت کاک دەرێمە هەندێک خێزان هەن یان هەنێ خانە من هینی تێگەن یان حێلیان دارچینیشی ناڵم هەسە بەڕەغبەتی خۆی مەسەن ئەو گۆشتە ئیوا گۆشتی تێناگە خۆی کاکدانڵێ لە ترخێنی هیچ کەس لە هیچ کەس ناچێت خواردنەکانی دریش وایە یا دومە بڕینەکانیشی وەکو یەک بڕی بەوە وەکو یەک بکوڵێ تا بەربان تا مەزرۆنی ئینشاڵڵا تایبەت کردوێتی کاک دیاری ئەی کاک نەریمان ئەمەی جنابەت چی ئەمە غەربیەکەیە ئەمە غەربیە ئەمە ناویشی بوو ئەمە خواردنەکە تایبەتە بەخۆمەوە ئەمە بەڵام چییە بە پەتاتە و مریشکەکرێت هێشتا ناوە ناوە بەتەمام ناویشمان ئەو ناوانەش یاشێک ئەو ناوانەی کە مەسەر هوتومە ئەو ناوانەی کە هوتومە بڵێن ئەوانە بەسەن ئی وڵاتێکە ئەمە ئی وڵاتیشی خۆمانە بوون ئی خۆ مەسەن پەیوەندی هەیە بەخۆمە ئەو خواردنە هەر شێفەکە بێ هەموو جارێک خۆی هەیە بەڕاست وازم لە خواردنەکانیشان تا زەیتی هەر کاشۆ بەکارێن بەڵێ هەر کاشۆ بەڕاستی تایبەتمەندە ئەوەی نەریمان ئێوە لەگەڵەوەی کە پێشووتریش زەیتی دیکەتان بەکارهێناوە من نامێ وەکو ڕێکلامی بڵێم وڵا لەبەرەوە خاتری ئەوەیە ناوە ڕاستیەکەیەتی ئینسان وجدانی خۆی مرتاحبی ڕاستەکەی بۆ ماڵی خۆم هەماشت بەکارێن ئێمەش هەماشانی هاوڕێکانم هاوڕی خۆشتان تەلەفۆنێ بۆ کردن ئەرێ وایە بۆ شێوەی بەڵێ وارە وڵا وایە جا ئەو تێڕێک بۆنی گڵۆ بەڕۆژەکە شتێکی کەشی هەیە خۆڕێک هەتۆش بۆنی بەو قەراغیمانە کە بژمێنێتەوە نایبەستێت بەڵێ یعنی من تاواکە جارەوە هەیە وا کەم سێکم هیچ سەرۆنەکەشی پێوە نامێنێتەوە ئەوانی کەوانیە ئەوانی کە ڕەشە بێتەوە ئەمەیان چی بوو کاک ئەوە سپیناخە سوبێکی سپێناخە و بەنۆک ئەمە بە شێوازێکی تازە خۆمان دروستیەکەیت بەڵێ ئەمەشیان کەمەکەی ئەوە برنجە حیاتەکەی برنجەکەی ئەوە تەریقەیەکی من و کاک دیارە تاوان ئەوە ئەمڕۆ شێوازەمان دروست کردەوە سوبە تایبەتە ئەم برنجە کرد نە سوبەکە بەسمیناخ تا ئێستا کەس ینی سوبی نەخواردەوە بەسمیناخ بەڕاستی ینی ئێمە حەزماکە شێوازێکی تر سوبێکی تر دروستکەین بۆیە حەزم کرد هەر ڕۆژە سوبێ دروستکەین ئەمە پێشتیش باسم کرد هەر ڕۆژ بۆ کرد ئارد ئەەکەیتە ئەمەوە جان ئەم پەتاتەکە ئارد ناکەم چی ئەو پێگاتەیە دووبارێکی ئەوە پێکاتەکەی بریتە لە ئەوە کینە پەتاتەیە کوڵاوە هەروە بێتەوە ماوسەبۆڵێکی بکە زیرێتیاتی هەروە بێتەوە تۆزە کاریە لەگەڵ تۆزێ دارچینی تایە زائدەن کەرەشم تێکردووە کەرەشم تێکردووە زعفرانیشی تایە بەڵێ وڵا کاک دانێربن لەم ڕەمەزانە هەر لە خۆ ئیشتیهای خواردن و حەزکردن سەیری خواردن و ئەمانە من نەبوو من هەر دانیشتمان و خواردو تەواومان ڕەمەزان نەما ئەی من لە فەیسبووکە بینیم کاتاڵن ئینشاءڵڵا هەموو ڕەمەزانێ لەگەڵمانە بن بەس زەڵاتێکی شەکەین ئەمڕۆ زەڵاتێکی زۆر جیاواز لە ڕۆژەکانی تر زەڵاتەیەکی ماسی ئەەکەین باسی بەڵێ ماسی بە تونی ئاتون تونی ماسەکان بڵین خۆەکان بە ئەوە ئیکەین ئیشەڵڵا هەر زەڵاتیشەوە زەڵاتی بە ماسی بەڵە زەڵاتە بە شتێکی خۆش بە ماسی بڵێ بە مریشکی شەیە ئەمڕۆ مفاجعاتی زۆر تایە بەڵێ ئەمڕۆ مفاجعە وەڵا جلەکانیشمان پیرۆزیشان پیرۆستان بەڕاستی مبارك بدڵتانە کارمەندی پێیان تەواو کارمەندی کاکەوە بۆ ڕەمەزانی ڕاقی بۆ جێشن جلا کودیاگەشی تیاواتر بەرداوامە بینەوە لەگەڵتان پێشوازی لە میوانەکەمان بکەین پێمەوێت ئامادەیە بەڕێز کاک قەیوم عەبدولکەریم تێوڵەی ڕۆگناس ئێمە لە خزمەتیان ئەگەر ئامادە بێت تاوان کاک قەیوم بەرنامە و شتی تایبەتی خۆی زۆرەوە هەر گوێگرێکیشی زۆری شێماشی زۆر باشی هەیەوە خۆی کەسایەتیەکە لە ناو ڕۆکناسەکانە و لە ناو دەرمانسازەکانە تایبەتمەندێکی خۆی هەیە تا ئێستا بزانین تایبەتمەندێکی خۆی شما بۆ واسکا شتێکی باشە زۆر باش بەڵێ عليكم السلام كاك قەیوم یامە خێر بێ قوربانگیان خێر سەرچاومان خێر بیان سەرچاوەکانمان فەرموو سەرچاومان فەرموو خێر بێ یاخوا سەرچاومان شکر باشن خێر لە زۆر زۆر ئێمە لە ئازام لە نەوەدەکان و شتی تۆ بینین و بەرنامەی تۆ و باسی تۆ وڵای تر سروشت دەوڵەمەنە نەمیشەوە ئاڕۆنە سروش دەوڵەمەنە چەندێکی لەسەر وردبیتەوە کەمە علمیش پێشکەوتووە بێ لەبارەی لێکۆڵین لە هەموو ڕۆکێک و لە هەمومان ئەوەی خۆشە ڕۆژ بە ڕۆژ سوودی جیاکان زیاتر دەرەکەوێ زیاتر دەرەکەوێت
کەچی سێرەکەی ئەگەر حەبێک 20 ساڵ لەمە پێش بەکار هاتبێ ئستاڵە نابێ بەکاربێت چونکە زیانی ئەوەی بەڵام جیاکان چونکە ڕۆژ بەڕۆژ توێژینەوە ئەکرێ ڕۆژ بەڕۆژ سوودی زیاتری دەرەکەوێت جیاکان میوەکان سەوزەکان شتە سروشتیەکان کاک دانیاری برام لە بەرنامەکەی لە سەرەتایە باسی هیچایەکی کرد کە لە هەورامان و ڕەنگە لە قەراخ و لە شوێنەکان هەبێ گەپڵەوانی گەبڵە چییە و ناوە سۆرانەکەی چیە ناوە هەورامەکە زەم گەبڵەیە وایە بە سۆرانی باشە لە ناو سۆرانیەکانە تا ڕادێگە توانێت بڵێ گەبڵە نەناسراوە چۆن هەیە بڵێ قەراخ پڕە گۆیژە هەیە چۆستانەکان بازارە نامێنێت مامۆستا بێتە بازارە بەڵێ ئەورامی زۆر حەزیلیەکە بەڕاستی خۆشە سەرەکەی تازانی ئەشزانن چۆن لێ بنێن ئەزان چۆن چاکی بکەن هەڵبەتە بە گوێز و بە چونزانم بە دەنکە هەنار و ئیتر بە زۆر شێواکرێت خۆی بەتەنها ئاکرێ ڕۆژێکی بە نرخە زۆر بە تایبەتی بۆ جگەر حتا بۆ شەکر بۆ زۆرشت بۆ التیابات چۆن لای مصریەکان بە تایبەت لای عەرەب ملوخیە ئاشکرایەوە زانراوە ناسراوە بەڵام بەداخەوە لای کورد نەناسراوە لەوانەیە گەڵە شتێک بێ لە بابەت کە لای زۆر شوێن نەناسراوە بەڵام لای هەورامەکان چاک ناسراوە مامۆستا پێش ئەوەی ئەم بەرنامەیەمان هەبێت من توێژنەیەکم خوێنم لەسەر کوڕێکی بابەتەکەمان ئاماژی بەوە کرد زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکان ینی پێیان خۆشە کە بڵێن چوار وەرزە و بەهار بێت لەبەرەوەی کۆمەڵێک گیای زۆ باشی تایە حەبی لێ دروستەکەن دەرمانی لێ دروستەکەن لە دوای وشکێکەکەنەوە دوای بە چەند تەریقەیەک وای لێکن کە بێتە دەرمانێک بۆ زۆرێک لە نەخۆشیەکان ئەگەر باز لە وەرزی بەهار و جەبارەکان مامۆکەی سەرەتا پێشەوەی باس لە وەرزی بەهار یان نوێبوونەوە بکەین مەڵە زۆر کەسێ دەواجنی هەیە مریشک بەرهەمێنێت پەلەوەت بەرهەمێنێ ئەڵێ من بۆ خۆم ئەو مریشکە ناخۆم لە وەزنی 70 گرامە 60 گرام 70 گرام ئەیخەمە ناو شوێنێکەوە سەوزەی ئێمێ گەنمی بۆ ڕوێنێ جۆی بۆ ڕوێنە جوزانم هەت شتێکی بەردەستکەوێ ئەلفەکەی خۆی نایاتێ ئەڵێ تام و چێژی گۆشتەکەی زۆر جیاوازە من قەت ئەو مریشکە ناخۆم کە بەو ئەلفە و بە پرۆتینات و بە موادی کیمیاوی پەروەرداکرێت نە ئەوە ئەخۆم سروشتی وەکو مریشتی کوردی وایە بۆچی یانی ئەم بەراوردە فراوانە بۆچی هەیە ئەگەر هەرچەنەوە خواردنی با بڵێ مرۆڤ جیاوازە بەڵام ئەگەر بیت بەراوردی بکەی ئێمە خەڵک بە تایبەتی ئێستا لەم ڕۆژگارە خەڵک چییە خوا خواردنی با بڵین سەرکی خەڵک بۆتە مریشک مریشکە کژەوەی کە ئیزانین خۆ خەڵک پێی ناکرێت بچێ مریشکی کوردی بکڕێ یان شتێکی باش بکڕێ مەجبور هەر مریشکانە ئەکرێت کە لە بازارە هەیە کە بەو شتە پەروەردەکرێت کە مەنەزانین چۆن بارحاڵ ئەوە خواردنمانە مریشکەکە ئاوە گۆشتەکەش نازام جەنابتان بینیتان یاننا کە هەندێ شوێن هەیە کە با بڵێن ئاژەڵ بەخێوەکە ڕێقنەی مریشکی ئاتی داواجنی ئاتی ئاخر ئەمە بەڕاستی ئەمە زوڵمە لە مرۆڤایەتی ئەکرێ لە ئینسانەکرێ لە تەندروستی مرۆڤەکرێ بۆ ماسیش بە ماشە بیستومانە ماسیش بەڕاستی حیفە مرۆڤ ئاوە خواردنی ئەوە بێت بارحاڵ خواردنە خراپەکانمان ئێجگار زۆرن لە بەهار فرسەتە بۆی جەستە تۆزێ گۆڕانکاری بەسەرابێنین جەستە نوێ بکەینەوە وەکو بەهاری لێ بکەین بەچی بەشتە بەهاریەکان حتا ئەگەر شتی بەهاریشمان دەست نەکەوێت خۆ کەلەرمت دەسەکەوێت بروکلی دەسەکەوێت قڕنابیت دەسەکەوێت دنیای سەوزەی تر هەیە کە دەستەکەوێت ئەو تا لە پاڵیشیا جۆرەها ڕۆکی با بڵێن ئەتوانین بڵێ ڕۆکی پزیشکی بەڕاستی ئەوانە هەمویان کە بەکارێت ڕۆکی پزیشکین بەڵام لە هەمان کاتا خۆراکن بەڕاستی فرسەتە چونکە تەمەنێکی زۆر کەمیان هەیە و گیانە ئیتر قنگرەگری گەبڵەیە گۆزروانە بە تایبەتی گۆزروان ئێجگار بە نرخە یعنی یەکێکە لە ڕووەکە زۆر بە نرخەکان گۆزەکانی چی نەگەر بۆمان باسکی کرد گۆزروان دڵ بەهێزەکە حتى لهندك تبع مفرح القلب الحزين مفرح دروني شو يعني بلا مفرح القلب الحزين تبزانه اني كوا خموچيان هي بوستر يشر اعصاب بهزكا هست دمار بهزكا بباري دروني زور بنرخه خو والله لهندك تبي فارسي علي اگر بيتو اي گوزروان لقال كميك اي ميوجا بيكو بخري كاريگريكو كو كاريگري پرداخ شراب وای که شراب حرامه او حلاله مهمان کده
یعنی سوودەکانی ئەجگار زۆرن بۆ ئیلتیابات با بۆستێ بۆ سنگ ینی سەرخۆشی ناکە بڵێ خێر بە تایبەتی بۆوانی کەوا کۆکەی وشکیانەیە گۆزروان ئێجگار بە نرخە مامۆسا ئەبێت لە ڕۆنا سوورکرێتەوە قیمەتەکەی کەمەکە یا هەر سەیریکە کاتێک کە تۆ گۆزروانیان هەجگایشکە بەکارێنی بە تایبەتی گۆزروان حیفە ئاوکەی بڕێژی حیفە ئاوەکەی بە نرخە بەس خوێی زۆری تێنەکرابێ زەخدا بەزێنێ بۆ شەکرەش باشە بۆ جگەر قیمەتی تەواو نابێ بە تایبەتی بۆوانی کەوا کۆکەی وشتیان هەیە بۆچی هەندێک ڕۆکمان هەیە ئەوانی کەوا کۆکەی وشتیان هەیە تەنانەت بگرێ بە ڕبوشەوە ئەتوانی تۆ تەرکیبەیە دروستکەی لە هەندێک ڕوەک یەکێک لەو ڕوەکانە با گۆزروان بێت ئەوانەی کەوا ڕبووی وشتیان هەیە و بەڵغەمی نییە کۆکە ناڕەحەتیەکەیان هیوایە کۆکەشی نییە بەڵام تەنگە نەفەسی هەیە ئەم گۆزروانە تەوەسوعێک دروستەکە بۆ سیگەڵ دانوێچکەکانی هەناسە جۆرە گوشاد بوونێک فراوان بوونێ دروستەکە کە هەناسەی و کەسە خۆشەکە بە ئیسراحەت ئۆکسجینی خۆی ئەڵەمژێ و هەناسە ڕۆکەکان بە نرخن بەڕاستی تۆڵەکەشی ئیسفادەیەکی هێما وساوەدا بە هەر ڕایسە حالین تۆڵەکە برادێکمێ لە سوی داڵێت تۆڵەکە لێرە گەربگەڕی بەدوایە کیلۆیەکی بە $11 دەستەکەوێت $11 باشە ناڵێ مە وڵاتانە زۆر زۆر ینی بە شوێن شتانەوە زانایەکی فەڕەنسی لە یەکێ لە کتێبەکانە ئەڵێ بەکاری بێنە بۆ چارەسەری هەمونە هەڵبەتەن با نەڵین چارەسەر بەڵام ئەڵێ بەکاری بێنە بۆ هەموو نەخۆشیەکان هەموو نەخۆشیەکان بزانە بۆ دژی ئیلتیهابات ئیشەکە لینجێکی زۆر چاک ئا بە هەموو جەستە بە تایبەتی بە جومگەکان لە هەمان کاتە بۆ قەبزی بۆ غازات بۆ ئیلتیهاباتی گورچیلە میزەڵان ئیتر ئیلتیهابات لا شوێنێک بێت حتا بیگرەوەکو مەڵحەم مەساجی پێ بکە زۆر زۆر بە نرخە بۆ سوتاوی بۆ پێستانێکەوە وشکن کە کرێشەکە بۆ سەرشتن بۆ زۆر بۆ مەساجکردنی دەموچاو کاقەوم ئێس لێسەدا کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین و لە وەرزی بەهاریش داین گۆڕانکاری بەسەرەوەدا دێت کە لە پارشێ و مەسەرە لە بەربانگا چۆنێتی دیابارانە بخۆین چۆن ئامادەی بکەین بە سوورۆکرایی بە کوڵای ئەمانە بۆی کە زیاتر خەڵک ئەوەی کە سوودی لێبینێکە بێوێت نا چ ڕەمەزان و پێش ڕەمەزان یان دوای ڕەمەزان بەکارهێنانی ئەو ڕۆکانە هەروەکو خۆیەتی ناتوانانی گۆڕانکاری بەسەرا بکەی بەس ئاگات لێبێ سوێر نەبێ بۆی تینود نەبێ زۆر تینود نەبێ هەجینا چۆن بەکارێنی هەراسایی هەندێک لەو کیانە بڵین بە هێلکەوە بڵین بەڵێ هێلکەی تیاکری ئایا قیمەتەکەی کەم ناکایان مادانەی خراپ نابێت کەم ناکە بەڵام ئەوەیە با بڵێن تۆ کاتێکە بۆ نمونەگەر گەبڵە بەکاربیێنی ئەگەر گەبڵەکە خۆی بەتەنها بێ باشترە باشتر سوودی لێبینی تاوەنیکەوە هێلکەت تێکەڵاو کرد بێ یان ئەگەرنانێکی زۆری پێوە بخۆیت هیوایە گوێزی پێوەکە هیوایە ئەتر بە جۆرە هاشەوە بەکارێت دروستەکرد مەوەسا بە تایبەتی سە بڵین ئێمە لە مانگی ڕەمەزانین و ئێمەم شێفانەمان برا شێفانەمان خەریکی ئیشێکی باشن ئەمڕۆ بۆ خواردیشیان کردو ڕەنگە بە دڵی جنابی شەبێت یعنی پێناخۆش ترخێ نەبوو کە هات منەوەستۆدیۆکەوە نەک بۆنی ترخێن بۆین ترخێنە نهات بەڵام بۆن و بەرامێ ستۆدیۆکەتان نییە لەبارکە برسیم نییە برسیش نەبوو حەز لە حەز بە خواردنە بۆنی تام نا بەڵام بۆنەکەی زۆر خۆش بوو خزمەتین تامەکەی شێروایە ئەمە تامەکەشی بێگومان تامەکەشی ماشەڵڵا شێفەکانمان زۆر بۆنی باراتی لێ زۆرێک لە خواردنەکانمان ئەم شێفانەمان بەهارا زۆر بەکارێن زۆر باشە سوودی هەیە خۆزگە هەموو ماڵێک ئەوەنی بەهارات بەکارێت بێنایوەکو هندیەکانمان لێ باتایە بۆ من زۆر حەزەکەم وابێت بۆ بەهاراتەکان هەر هەمویان دژی چەوری شەکەن لە لەشا چەوری لە هەر شوێنە کەڵەکە بوو لە جگەر بێ لە ورگ بێ لە دەوروبەری ورگ بێ دژی چەوری شەکەن دژی دروستبوونی ئاوێک ئیشەکەن دژی دروستبوونی ئیلتیهابات ئیشەکەن بەڵام هەر شوێنێکە هەبێ بە هەر شێوەیە بەکارێنیت بڕاستی بەهارات خواردن پێویستە یعنی حەقا دایک یان باوک کارێ بکە کە سەرسفرەکە خاڵی نەبێت لە بەهارات بۆی مناڵەکان ڕابێن بە بەهارات وزەیەکی چاکە بە جەستە نایڵێ چەوری کەڵەکە بێ هیوامان هەیە 10 ساڵ تەمەنی 10 ساڵە چۆتە 80 کیلۆ بڕاستیمە خەتەرە ئەگەر بەهارات بخورێ وابێ نەخۆشیێت دروستە بێ چەوری کەڵەکە نەبوو لە دەماری خوێن و لە زوربەی شوێنەکانی جەستا
بە تایبەتی لەو دڵ و دەوری بەری و دڵ و بۆرەکانی خوێنە زەختیش دروست نابێ شەکرەش دروست نابێ ئیتر دنیایشتی تریش لە کوردەواری خۆمانە شتێکمان هەیە کە لە هەموو ناوچەکانە هەیە کە ئەویش ترشە سماق شتێکی زۆر باشە ئەڵێن هەر زۆر بە نرخە بەڵام هەندێک کەس هەیە چۆنەڵێی لەوانەیە ترشی پێ نەکەوێ یان ترشی بۆی خراپێ ئیتر بەهۆی قورجەوە بێ بەهۆی سنگەوە بێ بەهۆی گورچیلەوە بێ ئەتوانێت لەگەڵ شتێکی کا بیگونجێنێ بۆ نمونە ئەگەر زەڵاتەی کردبوو با سوود لە ترشە سماق وەرگێ بەچی ڕۆنزەیتونیشی تێ بکە خاوێکاتەوە کاریگەریەکەی ئەو بەهێزیی ناهێڵێ بەڵام هەمان سوودی بۆیە بێ بۆ بەهێزکردنی گەدە بۆ زۆر شت بۆ زۆر پرێتی لە ڤیتامین سی هەزم چالاکەکە بۆ جگەر باشە چاوی کەڵەکە نابێ ئلتیهابات دروست نابێ حتا ناودەم کاتێک کە تۆ کێشەیەکی ناودەم تێ ئلتیهاباتێک دێ وەرە ترشە سماق لەگەڵ شتێککە ئتر هەر شتێک بوو مێخەت بۆ شتێک بوو غەرغەرەی پێپیان چەند ناودەم بتەوە بێتەوە ئێجەستەش بە هەمان شێوە بتەوە کاقیمێنەوە سەر گیابەهاریەکان یەکێک لەو گیانەی کە نەسوورەکرێتەوە نە ئەکوڵێنرێت پێما ناوی بەڕەزایە ئەمانە وەکو سەوزە ئەخورێن ئەمە زیاتر لە چ ناوچەیەکە هەیە و سوودەکانی چی بەڕەزا لە شوێنی کوێستان و شوێنی بەرز و بەڵێ قەت با بڵێن قەتپاڵی شاخە بەرزەکان هەیە لە شوێنی بەرزەیە و کوێستانیش بێت بەڕزای چەکرە و ڕۆکانێکەوە ناوبانگی دەرکردووە بۆ گورچیلە بۆ بچونکە میزهێنەرە مدەڕێرێکی بەهێزە میز زیادەکە بەڵام کەسێک پێویستی بە بەڕزا بوو دەستی نەکەوت معدەن و زیان کەرەوس زۆر ئاساییە بگرە لێوش بەهێزترە بەس ئەوەیە با بڵێن بەڕزا تامی خۆشە تامی ناودەم خۆشەکە تامی گەدە خۆشەکە سوودەکانی تریشی بێگومان زۆرن تایبەتی بۆ جگەر و بۆ گورچیلە بۆ میزەڵان و ئەمانە بەس ئەگەر بەڕزات پێویستت بە کاریگەری بەڕزا بوو دەستت نەکەوت یان کەرەوز یان معدەنووس یان ڕیشووی گەنمەشامی ئێستا ئەم سەوزانی کە بە زۆری لە بازارە هەمانە کەولانیار کەوەرە کەرەوزە معدەنووسە تەرخونە ئەمانە سوودیان زۆر زۆرەوە ئەزانم بێگومان سوودەکانی ئەم شتانە چییە زیاتر هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە معدەنووس و کەرەوز تقریبان خزمن هەمان کاریگەری یەکتریان هەیە ئەوانەی کەوا ڕمڵیان هەیە لمیان هەیە گیری خواردو بەدەست لمەوە با بەس بێنێ بەس کەرەوز یان معدەنووس بە خەڵاتە ئاوەکە یەگرێ ئەی کوڵێنێ بۆ نمونە چەپێک جوانەی جنم ئەی کوڵێنم لە پەرداخونیوەک ئاوا ئەی گوشم کە کوڵا ئەی گوشم ئەی پاڵێوم ڕۆژی سێجار جارینی و پەرداخیلیە خۆم بە برسێتی خۆ ئەگەر تۆزێ هەنگوینی شتێ بکرێ باشتر بۆ چونکە کاتێک کە تۆ ئاوی کەرەوزیان ئاوی معدەن و زۆر بخۆی پۆتاسیۆم لە لەشت دەرەکە بۆ ئەوەی تووشی کەمی پۆتاسیۆم نەبی هەنگوین بەکاربێنی زۆر باشە ئەیش کەوچێکی زەڵاتیان کەوچکە چایەک گورچیلە و میزەڵانت بۆ ئەشوا حتا ئەوانەیەکەوە پرۆستاتیان هەیە زۆر باشە لە هەمان کاتە بۆ جگەریش باشە بۆ سیەکانیش باشە بۆ ڕیخۆڵە باشە بۆ پێست باشە بۆ دڵ باشە سوودەکانی ئەجگار زۆرن بەڵام بۆ ئافرەتی دووگیان خەتەرە مەمنوعە لەبەرەوەی مدەڕێرێکی بەخۆتە مدەڕەکان بۆ ئافرەتی دووگیان باش نییە چ کوزەڵا چ کەرەوز چ معدەنووس ینی زۆر خواردنی ئێتر ئەبێ ئافرەتی دووگیان وریابێ یان جیاکانی کە ئەبێ وریابی کام دەڕێ بێ بەنسبەت نعناوە جەنابەت فەرمووی ڕۆکەکان بەنسبەت نعناوە خۆ ئەگەر بێت و نعناو تەرخون بە یەکەوە بێ یعنی چۆنەڵێ کارێکەکە بە گەدەت چەندێکت خوارد بێ گەدەت ماردوو نەبێ پێوەی دیار نەبێ کە تووشی ناڕەحەتبوونی هەزمە بیت بە هەردووچیان بەیەکەوە تەرخون نعنا هەم تاموبوونی دەمیش خۆشەکەن ئیتر با سوودەکانی تریشیان بوەستێ هەم هەرچیش چالاکەکەن ئەڵێن شویت زۆر خواردنی بۆ چاو باش نیە وایە بەڵێ چ شویت چ دارچینی چ شمڵی ئەبێ وریابین لە بەکارهێنانیا بۆ چاو باش نییە لەگەڵ چەند سوودی کشیە بەڵام سوودەکانی زۆرن شمڵی لەو يعلم الناس ما في الحلبة لاشتروها ولو بوزنه ذهبا ئەڵێ ئەگەر خەڵک بزانێت سوودی شمڵی چەندێکە ئەگەر کیلۆی بە کیلۆی ئاڵتون بێ بیکڕە ئەوەندە بە نرخە بەڵام بە حەدی خۆی بەڵام ئەبێ وریابی ئەگەر زۆری لێ بخۆی دەوری مسەهل ڕەوانکەر ئەبینێ
لەوانەیە بێهێزت بکە بەڵام کەمی لێ بخۆ بە ڕێژەی پێویستی جەستە بۆ نمونە کەوچکە چایەکی بچکۆلە یان نیو کەوچکە چا بۆ ئیلتیهابات لە هەر شوێنێک بێ لە هەر شوێنێک بێ لە هەمان کاتا شەکرشدا بزێنێ بۆ زەختیش دڵیش بەهێزەکە ئەی ڕشکەش هەر هەمان ڕشکەش بە هەمان شێوە بەڵام شمڵی سوودەکانی جیاوازن ڕشکە جیاوازن ڕشکە ڕۆژی دوو جارجاری نوکە کەوچێکی چا نیو کەوچک کەمتر بۆ کەسی گەورە بەڵام بۆ مناڵ بەقەدەر دەنکەنیستێکی خڕ بۆ مناڵ یعنی حەقە هەموو کەس لێبێ بەش نەبێت چ مناڵ چ گەورە چ پیر بە تایبەتی پیر بۆی تووشی پوکانەوەی ئەسقان نەبێ ڕشکە پێویستە ڕۆژانە پێ بدرێ ڕۆژی دوو جارجاری نیو کەوچکە چا تووشی پوکانەوەی ئەسقان نابێت تووشی بێهێزی نابێت تووشی نەقسی ڤیتامینات نابێت بە تایبەتی کارۆتین با بڵێن ڤیتامین ئەی ئیتر زۆر بە نرخە زۆر بە گۆترە حەدیسی پێغەمبەری لەسەر نییە سەڵاو زۆ گرنگە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە هەموو سفرەی بەربانگماندا سەوزەبوونی هەبێ بۆ هەر ڕەمەزان برا مگرەیم لێتەیە بۆچی هەر ڕەمەزان وەڵڵا هەموو کاتێک ئەی باشە شەڵانشی لەسەر بخینە نا قوربان نا بە هەمیشە سفرە ئەگەر هات و سەوزەی لەسەر نەبوو ئەو سفرەیە نوقسانە ڕاستە کەم تەرخەمی هەیە لەو ماڵە نابێ گرنگم سێمە زیاتر ئیحتیمام بە میوە دەین کەچی ئیحتیمام بە سەوزە نادەین من ئەڵێم سەوزە زەڵاتە میوە پێش هەموو خواردنێک سەوزە زەڵاتە میوە بە تایبەتی بۆ قەڵەوەکان ئەوەی کەوا قەڵەو بێ نەچێتە سەر سفرە سەوزە زەڵاتە میوە ئەو سیانی هەبێت باوەڕکە ئەگەر تەمەن و جەستە و چوزان هەمووی جۆرێ بێ ئەو کەسە بەشی 50 ساڵ بکە ئەو کاتە ئەگەر بێت و نەچێتە سەر سفرە و چێشت و نان و گۆشت نەخوا تەمەنی دووقات جیاکە یعنی چی بۆچی یعنی تۆ جەستەی خۆتت گۆڕی لە جەستەیەکی پڕ لە چەوری و خڵتە و قورس و بێهێز و ناچالاک و نەخۆش و التیابات و گۆڕیت بۆ جەستەیەکی چالاک جەستەیەکی چاک بەڕاستی سەوزە میوە زەڵاتە هەموو جەستە پاکەکەنەوە خوێن پاکەنەوە جگەر پاکەنەوە خانەکانی جەستە پاکەنەوە چۆن لە ڕەمەزانە خانە بە خانە لەش پاکە بێتەوە دوای ڕەمەزان ژێگەر بێت و جەستەیەک قەڵەوە و نەخۆشی هەیە و التیابات هەیە و دنیای کێشەی هەیە با دەست بکات تەنها بە میوە خواردن سەوزە میوە زەڵاتە بیکا بە قانونی خۆی سەوزە میوە زەڵاتە تێر لێ خوارتەوە تۆ چی تەوێ مەنی تێرەبی بەوە تێرەبی و زۆر باش هەرەوەنەیە ڕاش هاتی تەواو دوای بۆ نەفسشکان کەوچکە چێشتێ ئەو خواردنە بە لەزاتر تانە بخۆ کاقیم ئێمە خواردنی ئەمڕۆمان کاک دانیار تاوان ترخێنەیەوە دوێنێشیان کردو ڕۆژانی ڕابردوو دوێنە و ترخێنە چۆنە لە لای ڕۆگناسەکان هەڵبەتە لای باو باپیرانان بڵێ نەک لای ڕۆگناسەکان چونکە ڕۆگناسەکان باگلەیان لێ نەکەم لەوانە ترخێنەوە دوێنە نەناسن بەو دەرەجەیە کە باوە پیرانمان ناسیوێتی کەوان ناسیویان بۆ ئەوان بۆچی بچن بۆ شاخ دوێنی قاپی دوێنی باشیان خواردو چون بۆ داربڕین 4 پێ چۆن سەرما هاتوونەتەوە بڵێ قوربان ئەگەر بێت و سەیری خواردنەکانی باو باپیرانمان بکەین خواردنە سەرەکیەکانیان چی بووە دوێنە ترخێنە ساوەر قەرەخەرمان پەرشە برنج زۆر بەدەگمەن خۆزگە ئێستا ئەو برنجەی کەوا ئێستا هەیە هەر نەبووە کە بەڕاستی گوانیان لا دروست کردوین کە پلاستیکە و چیە و موادی ستۆکە و نشاستێ دروستکراوە بە کورتی بەرحاڵ دوێنە بەچی پێگا بەکتریایەکی سوودبەخش ترخێنە بەچی پێگا بەکتریایەکی سوودبەخش لە کاتی هەڵامەتە ئەو ترخێنەیە کەوا دروست کراوە لە ماڵە هەیە بەتەڕی لە کاتی هەڵامەت و ها ئەنفلۆنزا وەرەبی خۆ نیو سەعات نابە یەکسەر ئەوە چی و بەسەرما هات یەکسەر گۆڕانکاری ڕوئەیە وەکو دنیایە تۆ ئەنتیبایۆتیکت لە خۆت دابێ متاقیم کردوێتەوە بە تایبەتی ترخێنە دوێنەش بە هەمان شێوە لە کۆرۆناکەیە کە هەموومان زۆرمان گرتمان ئێمە ترخێنە ترخێنە ئا بۆ شێوە بە گەرمکردن و ئەمان خوارد زۆر ئیسپادی هەبوو زۆر بەنرخ زۆر بەڵام بەکتریایەکی سوودبەخشەتەوە خوا ئەزانێت چییە و چیەکە ئێخۆ پەنسلینی شەر بەکتریایە چەوەنەرەکەینە ناو ترخێنەوە بەس چەوەنەر خۆشی بەتەنیا بۆ زەڵاتە چه ئیسفادێکی هەیە قوربان آخر چەنەوەر دوو جۆر چەنەوەرمان هەیە چەنەوەری سپی ئەوەی کەوا بۆ ترشات دەسەیە هی کوڵاندن بەڕاستی حیفە من بەقاڵمان یعنی نازانم بۆچی چەنەوەری سپی ناهێنێ بۆ
کەمە بۆ خەڵک ئێبات ئەو چەنەوەرە لە کوێنی وەکی کەش لێ بێن بۆ کوڵاندن بۆچی من بە زۆر با بڵێن خەڵک ئەڵێم بە زۆر نەخۆش ئەڵێم بۆ قەبزی باشترین شت چەنەوەری کوڵاندن باشترین شتە بە کوڵاوی هەم تامیشی خۆشە بە تایبەتی بۆ قەبزی نرخی تاوە نابێ ئێتر لە ڤیتامیناتە دەوڵە وەڵی لە کتێبێکە کتێبێکی فارسیە ئەڵێ ئەگەر هات و هەنگوێنی دەست نەکەوت بڕۆ چەنەوەر بخۆ تا ئەو دەرەجەیە چەند بە نرخە ئەی زەنجەفیل کاقەیوم زەنجەفیل بۆ ناو زەڵاتە تامی خۆشی هەیە و وازام سوودی باشیشی هەیە چ زەنجەفیل چ بیبەر چ ئاڵات چ ئەم تونانە ئەمانەی کەوا زۆر تونن بە ڕێژەی پێویستی جەستەکە بخورێ باشە خۆ ئەگەر کەسێک گەدەی تاوا نەبێ لەوانەیە ئەزێتی بە زەنجەفیل بیبەری تون سیر ئەزێتی کەسێکەیە کە ڕانە هاتووە جینا وەڵی من کەرتێکیان کابرای کات وتی من سەفەرێکی هێندستانم کرد بەڵام برینی مەعیدەم هەبوو وتی خۆیان من بچمە ئەوێ ئەم هەموو خواردنەتونە جاخۆ وێرانە بم وتی قیروسیام کرد گوێم نایە هاتوومەتە برینی مەعیدەم نەماوە بۆ من پێم وتم بۆ وتی زانی بۆ هەموو ئەم تونیانێت دژی بەکتریا و ڤایرۆسی شەکەن کاتێک کە تۆ لە برینەکە تا بەکتریا یان ڤایرۆسێک نەما ئەو برینە بە خۆی ستا ڕێژەکە دەستخۆشە کاقیم هەرچەندە بابەتەکەمان لەسەر گیاباریەکانە بەڵام شتەکەش پێوەستە بە شێفەکانیشەوە کاگنەریمانە دوێنم کاگنەریمان یەکێکە لەو شێفانی کە شارەزایەکی باشی هەیە لە خواردنە بە بۆنی خواردنەکە دیار خواردنە غەربیەکان جا خۆی ئاماژەی پێکە کاقیم زۆر بەهارات بەکارێن ئەوان دەستی خۆش بێ هەر وڵاتانی دەرەوەژ نیە لەوەی ئەو خواردانە زۆر باشە ینی زۆر بەهارات بەکارێنن جا خۆی پێوان خۆش ئاماژە بکات بۆ جۆرە خواردنانی کە بەهارات و ئەو شتانی تێدا بەکاردەهێنێت بەڵێ سڵاو ڕێزمێ بە دکتۆر بەخێر بێ خۆشحاڵ بووم ئێمە بوون منە خواردنەکانمان زیاتر من خۆم زیاتر خۆم داوا دەرمان زۆر بەکارێن بەڕاستی یەکێکە لە شتە سەرشەکانی من داوا دەرمانە بەڕاستی بە تایبەتی دوو داوا دەرمانش مەسەرن زیاتر پاپریکا لەگەڵ ئۆریگانۆە لەگەڵ یعنی بیبەری شی ئۆریگانۆ گەڵاکەی یان تۆوەکەی بەڕاست ئۆریگانۆ تۆوەکەی ئەسلەکەی تۆوەکەی بەڵێ ئەسلەکە بەکار من زیاتر با تێبینیەک بەم توا بەڵێ ئۆریگانۆ هەڵبەتە مەردەقوش ئۆریگانی مەردەقوشە من لێرە ڕواندم لە توێژنەوە بووم ڕواندم ڕۆکێکی ئێجگار ناسک و جوان و نایاب زۆر گونجاو بۆ ئەم وڵاتی ئێمە کەچی لە وڵاتی ئەمە کەس نایڕوێنە بەداخەوە زۆر ڕاست ئەگە تۆوەکەت هەز کەسێت تۆوەکەی دەستەکە با بیڕوێنێ لە اینجانا لە هەم تامیشی زۆر بە نرخە زۆر گونجاوە بۆ ئەم وڵاتە تام بوو ڕۆکێکی زۆر ناسک دکتۆر جانە ئەم ئۆریگانۆی بەڵێن لێستا لە بازارشان نوعی زۆرە بەڕاستی نوعێکیان هەیە زۆر هەرزانە نوعێکیان هەیە زۆر گرانە ئێستا ئەمە یەکێکە لە نوع باشترینیان بەڕاستی بەچی زان کەمایان باشەوە یان خراپ بەبوونیە بەبوونیە دیارە حەزەکەی ئەگەر دکتۆر بێمە خزمەتە بۆ دکتۆری بێنم یەک ئەمە یەشەکە ئەتوانم بنم لە هەرە باشەکان با کاک دکتۆر لەگەڵ ڕۆزمارێکەش ئەمە تۆوی تایوە نیە بەڵێ وا دیارە ئەم تۆ بڕوێنە ئەڕوێت ئەم تۆ لە ئینجانا بڕوێنە لە ماڵ بخۆی ئەڕوێ مەردەقوشای مەردەقوش ئۆریگانۆ چەند نایاب بەتەڕی بەکاری بێنە ئەمیش ڕۆزماری زۆر بەکارێن زۆر کەمیشزانی لە خواردنەکانە لەنەو ماڵ و شتا پێمە بە زۆر کەم کەمەکان هەر نازانن ئێستا بۆ من ئۆریگانۆ نۆکاو بەکار نایەنرێت بەڵێ بۆ هەموو شتێ بەکارێن ئەمە زیاتر زین چۆنە بات تەشیر بۆ بکەم ئەزێن نەبێ من زیاتر ئەمە بۆ خواردنە غەربیەکانە و بۆ پیتزا زیاتر ئەمە بۆ پیتزا تامیشی تایبەتی یاتی بۆ چاونێ وڵاتانە چۆن بەکارێن گرنگی پێن کا خەیوم ئێمە تورمان هەیە تور خۆیڵەن زۆر باشە بەڵسێڵەن گەڵاکەی زۆر باشترە گەڵاکەی دووقاتی خۆی باشە بۆ چونکە ئەو کلۆرۆفیلی شتایە بەڵام سەرکەکەی تیانە بۆ هەرچەند کاتێک کە ڕۆچێک سوودەکانی چێتە ناو سەرکەکە و سەرکەکەی ئێجگار بە سوودە ئەو تا سەیری شێلم کە سەیری جێزەرکە جێزەر گەڵاکەی بەو دەرەجەیە ناخورێت لەوانەیە لە هەندێک وڵات بخورێ بەڵام هەندێک ڕوەک لە تیشکی خۆر ئەو هەموو شتە ڕاکێشەی با بۆ خۆی بۆ سەرکە لە سەرکەکە خەزنیەکە سەرکەکەش سوودی خۆی هەیە بەکاری بێنە بۆ ڕبوو ئاوی تور ئەڵێ چی ئەڵێ بێنە سەرکێ تور ناوەکەی هەڵکۆڵە هەڵی کۆڵە کەمێک هەنگوینی تێ بکە داینێ لەسەر پەرداخێ ئەم ئاوەی کاچێتەوە تەبەن ئاوێکە هاتەوە لە بنەی
ئەمە بەکاری بێنەوە ڕبوو وانێکەوە تەنگە نەفەسیان هەیە زۆر بە نرخە یانەوانێکەوە بەردی گورچیل و زراویان هەیە تور زۆر بە نرخە بۆی بە تایبەتی تورە تونەکە توری خۆمان بکورد کاقیم خۆزگە گیابارەکان لەرە بە هەندێک موجود بوون ویستم بڵێ مەگەر چەند جۆرێک لەم گیاباران لەم ستۆدیۆ ئێمە وجودی هەبووە تۆ کامیانن هەڵەبژارد کە گۆزروان ئێجگار بە نرخە ئێجگار بە نرخە ئەی پەڵپینە هەر ناگە بە گۆزروان نا آخر سەیریکە زانایەکی ئەمریکی هەڵبەتە خۆی دکتۆر بووە خۆی دکتۆرە بەڵام چۆن هەڵێت تەندروستی میلەتەکەی خۆی زۆر مەبەست بووە 1936 دوای کۆکردنەوەی کۆمەڵێ داتا ئەڵێ ئەگەر میلەتی ئەمریکا بەم شێوەیە بڕوە پاش چەند ساڵێککە ئەبینە لاواسترین میلەت ئەم دکتۆرە هات ئیشی بۆ ئەمە کرد بەداخۆ ناوکەم لە بینی کتێبەکەشمە هەیە ئەهات ئیشی لەسەر ئەم بنەمایە کرد بۆ ئەوەی میلەتی ئەمریکا بەرەو ئەوە نەڕوا بێتە لاواسترین میلەتی جیهان ئەڵێ نا ئەبێ بێتە بەهێزترین میلەتی عالەم ئیشی بۆ کرد یەکێ لەو ڕووەکانەی کە ناساندی بە ئەمریکیەکان پاڵپینە بوو باشە ئەوەندە بە نرخە بەڵام حیفی ئێمە بەڕاستی نرخی ڕووەکەکانمان لا نییە چ پاڵپینە چ تۆڵەکە ئاخر گوناح نییە شارە زۆری من پڕە لە ملوخیە دەشتی ڕانیە و چوزانم ئەو هەموو دەشتانێکە هەمانە شوێنە بەراوەکان پڕەتی لە ملوخیە بۆ خەڵکی ئێمە نەیناسێ بەڕوەکێکی زیان بەخش سەیری بکە و فڕێ بە کوا ڕووەک ناسەکانمان کوا ئەوانەی هەڵگری بڕوانامەی بەرزن کوا ڕۆژێ لە ڕۆژان ملوخیان ناسان بە خەڵک نگلەین لێیان هەیە زایکا خەیم زۆرێک هەر میلەتی ئێمەیان لاانە زۆری وڵاتانی زۆر بە دوای لە خواردنە بە دوای چێژە ئاگەڕین ئەوەی کە جا قوربانەوە چێژەی لە ملوخیا لە هیچ ڕۆیکی چکان نییە منەڵێم گۆزروان و گەبڵە و نازانم ئەمانە ئەو چێژ و خۆشی لە ملوخیایە مرخنکێنا هەیە لە هیچ ڕۆیکی چکان نییە ئەی بۆ میلەتەکەمان نەیناسێ حیفە بەڕاستی من ئامادەم 8 دقەیەک ویستان ئەچینە شارە زوور کاتێککە پێگەیشت تقریبا لە مانگی 4 بەدواوە ئەوەڵی مانگی 5 پێگا با ڕۆیکی ملوخیە بناسێنین بە خەڵک من خۆ لە پێجەکەی خۆمان ناساندومە بە خەڵک بەڵام نە زیاتری ئەوێ خەڵک بیناسێ بە ڕۆیکێکی زیان بەخش سەیری نەکا فڕیبا هەڵی کێشێ و فڕیبا نە با بیخوات باوشتی بکە بۆ لە مسرەوە ملوخێمان بۆ بێ بۆ لە سووریاوە ملوخێمان بۆ بێ ئاخر هەیە لە بازاڕە سبێنم چۆن ملوخێ بکڕە هەیە بەوشتی هەیە ئەی بۆ لە شارە زووری خۆمانە هەم خەڵکەکەش سوودمەند نەبێ تازەش کاخۆی بەشێک لەو گیابەهاریانەی کە هەیە وشکەکرێ کامانن ئەوانەی کە وشکەکرێ ئەگە وشک بکرێ سوودەکانیان چین ئەوانەی کە لە وەرزی بەهاردا هەن گۆزروان وشکەکرێ بەڵێ ملوخیە وشکەکرێ گەبڵە وشک ناکرێ وازم پەڵپینەش وشکەکرێ پەڵپینەش وشکەکرێ بەڵێ تۆڵەکەش تا ڕادەیە وشک ناکرێ خۆی ئەتوانی وشکی بکەیت تۆڵەکەش وشکەکرێ تۆڵەکەش وشکەکرێ ئێتر چیتر وازانم لوشەش وشکەکرێ چیتر گیلاخە نەمبینیوە وشک بکرێ هەندێ ڕوەکمان هەیە لینجە لەبەر لینجەکەی وشکی ناکە گەلاخە بۆچی باشەکە خەیو قوربان هەموو ڕوەکێک کە لینج بوو لینجی تیا بوو چەندێکی بەکاربێنی کەمە هەموو ڕوەکێک لینج بوو ئێستا ملوخیە وەختی خۆی ناوەکەی لە مەلەکیەوە هاتووە خواردنێکی تایبەت بووە بە مەلیکەکان بەس ملوکیە مەلەکیە دەیدەتا بۆ ئەوتە ملوخیە بۆ لەبەر گرنگیەکەی تەرخان کراوە بەس بۆ مەلیکەکان بە تایبەتی سەردەمی مەلیک عەبدولعەزیز بووە ئەزانم باشە بەرەبەرێتر خەڵک ناسیەتی ناشارێتەوە تەواو چۆن ئێمە ئەگەر بێت و ملوخیە بناسێنین بە خەڵک ناشارێتەوە پەڵپینەش هینیش ئەو جیلاخەش چ جیلاخە چ پەڵپینە چ تۆڵەکە چ گۆزروان چ ملوخیەکە ئەمانە لینجیان زۆر زۆرە هەچ ڕوەکێک لینجی زۆر بوو یعنی چەنی لێ بخۆی کەمە چەنی لێ بخۆی کەمە بۆ لینجی هەموو جومگە بۆ لینجی هەموو جەستە بۆ وانی کێشەی قەبزیانەیە هەتا بۆ ئیلتیابات بۆ کێشەکانی سنگ بۆ کۆکەی ناڕەحەت و بە ئازار و تەنگە نەفەسی بۆ زۆر شت ئێتر بە سوودەکانی تریشی بۆستە کەلوانەیە پڕ بێ لە جۆرەها کانزە
ئەوڕیانە پێمەڵێن پرسیاری تاڵیشکیش کوێ لە زەڵاتەوە هەیە بەکارێنرێت تاڵیشک باەک تێبینی بەم لەسەر تاڵیشک تاڵیشک ئەو تاڵیشکەی کەوا کەو ئەیخوا ئەمە بە نرخە ئەمە وەکو کاهوو بیخۆ هیچ زەرێکی جیاوازیان هەیە تاڵیشێکیکەمان هەیە بەرزە بێتەوە گەڵاکانی زبر و دەرکاویە من ئەوە بە باش نازانم ئەگەر بەکاریش بێنرێ ئەبێ وەکو دەرمان بەکار بێنرێ بۆ نمونە ئەگەر وشک و هاڕاو بوو کەوچکەچایەک یان دوو کەوچکەچا لەوە زیاتر نەبێت بەڵام تاڵیشکەکەی کە ئەدرێ بەکەو ئەوە کێشەی نییە چەنێکی لە بخۆی کێشە نیە ئاساییە هیچ نەماگە تۆ شتێکی کەڵی بەس لەسەر قنەر هیچمان شتێکیەوەمان نەوت سوودەکانی با تامی کارێک نەکەین کە تامی دێ بۆ تامی بێ بۆ بینەر بڵێ ئەی فلانە جیا ئێمە لە بیرمان چوێ ئەو لە بیری بێ نه هەموو جا بەهاریەکان لە ئەوڵەوە یەک پێشەکی موت هەموو جا بەهاریەکان نوێبوونەوەی جەستن وەکو نوێبوونەوەی جەستە کاریان بۆ بکە و ئیشیان لەگەڵ بکە و بەکاریان بێن و بیان خۆ هەموو جاکان بەبێت جیاوازی چیت بەردەستکە و بیخۆ بۆ التیابات لە هەر شوێنێک بێ بە تایبەتی گورچیلۆ میزەڵان بۆ کێشەکانی جگەر بۆ چەوری جگەر بۆ کێشەی ڕیخۆڵە بۆ قەبزی باوەڕ کە ئەگەر بێت و لە ژەمێکە تەنها پەڵپینەت خواردووە یان گیلاخت خواردووە یان تۆڵەکەت خواردووە یان ئەگەر ملوخێن انشاءالله هەموو خەڵگەی ناسێ و لەسەر فری ئەومان هەبێت ئەو ڕۆژە ڕیخۆڵەکان ئیسراحەتن بە تایبەتی ئەوانەی کەوا کێشەی قەبزیان هەیە زۆر بە نرخە بۆ جۆرە کەسانە ئێتر هەچ کامێکیان بکری بەبێ جیاوازی یخوا دەست خۆش بێ بەخێر بێ سەر چامان قەیوم عەبدولکەریم تێوەڵی ڕۆکناز یخوا بەخێر بێ دەست خۆش بێ زۆر سوودمان لێبینی لە بەڵام من پێم سەیرە هەندێک کەسێ ئەڵێ ڕوەک زیانی هەیە و سوودی نییە و دەباش ئەگەر زیانی هەیە وەرە بۆ نمونە ئەو ڕوەکەی کەوا زەخت دابەزێنێ وەرە تۆ زیایی لێ بخۆ زان چیت لێکە وەڵا لێکە نەتوانی بڕێ بڕێ هەر بەشێکی و حەبانش دروستەگرێ هەر خۆزگەی جیابووە خۆزگە جیابووە ئەو کاتە نەمانە و خراپە بەڵام چونکە گیانێ وەڵاڵین خراپە دەستە خۆش بێ زان خۆشەویستانوان ئەم بڕگەیمان بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین و زەیتی کاشۆ ئەم بڕگەیمان کۆتایی هات دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین بڕگەی خواردن و تەندروستی بە سپۆنسەری نەخۆشخانەی بەخشین زەیتی کاشۆ ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئێمە لە نەخۆشخانی بەخشینین لای ئێمە دڵنیاتری کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە
زۆر شتی زۆر جوانی هەیە. تقریبا 90 ساڵ پێش ئێستا وفاتی کردووە. 90 ساڵێک پێش ئێستا لە سەردەمی کۆتاییەکانی دەوڵەتی عوسمانیە ئیتر ئەویش وفاتی کردووە لەو کاتانەیە. ئەفەرمێم عالمە ئەم پیاوە ڕەبانیە مەدرسەیەکی گەورەی هەبوو. لە ناو مەدرسەکەیە وەختێک دەرسیەوتەوە یەک قسەی دنیایی، یەک کەلیمە، یەک شت کە ڕەبتی بە دنیاوە بێ قبوڵی نەبوو قسەی تیا بکرێت. هەتاڵە یەکێک لە عالمەکان زۆر خۆشەویستی بوو هاو پرسیارێکی لێکردی یا شێخ قوربان ئەمەوێ نازانم فڵانە کەسە ناسیت ئیشێکیم پێ هەیە بەڵێ جوابی نایەوە بە دەرسەکەیە سۆری پێ ناخۆش هیچ جوابی نایەوە بەڵام دەرسەکەی زوو کۆتایی پێناوتی با بچینە خوارەوە کە چونە خوارەوە لە حەوشەکەیات قوتابیەکانی تەلەبەکانی پیانوت شێخ بە مەدای عمری لەو حجرا غەیری علم و ئیمان نەبێ جوابیشتی دنیای نایەوەتەوە لەبەرەوە هیچ جوابێک نایەتەوە چاوەڕێ ئەو مەکەم. شێخ بەدرەدین وەکو مەذهبی فقی لەسەر مەذهبی ئیمامی شافعی بووە و ئەفەرمێت کاتێک کە چوە بۆ سەفەری حەج بۆ سەفەری حەج و عەمرە مقدارە پارە قەرزار بۆ هی پیاوێک بووە چوە پێی وتوێتی بە پێی مەذهبی ئیمامی شافعی من ناتوانم بچم بۆ حەج کاتێک قەرزار بم. ئایا تۆ ڕازیە بی بچم حەجەکەم کەم ئەوشتی قوربان هەر زۆر ڕازیم و زۆر تەبیعی ئاخر لە قەرزاری تۆم بەڵێ هەر ڕازیم. هەڵێ کە ڕۆشت قەسر و جەمعی ناکرد لە ڕێگەیە وتیانە شێخ ئیترمە سەفەرە بۆ قەسر و ئاڵا آخر سەفەری بۆ من سەفەرەکە لەوە ناچێ خێردار بێ وتیان آخر لە حەج و عەمرە زیاتر خێر بێ چی بێت فەرمووی آخر لە بەرەوەی من قەرزارم ناتوانم دڵم تەواو لێکلا نەبووەتەوە بۆی ئایا سەفەرەکەی من خێرە چونکە قەرزارم ڕەنگە گوناهبار بم لەوەی کە ئەم سەفەرم کردووە لە کاتێک ئابای قەرزەکەم باید و اینجا بەهاتمایە بۆم سەفەرم. شێخ بەدرەدین یەکێک بۆ لەو پیاوە گەورانی کە لە دیمەشقا یا لە حەلەبا ئەفەرمێ شوێنەکە بووە کاتی خۆی ئەم شوێنە پیان و تۆ دارالعامە ئەم دارالعامە چی بووە کاک دانیار بریتێ بۆ لە شوێنی خراپەکاران کۆمەڵی ئافرەتی خراپەکاری تیا کۆبۆتەوە بتر ئیشی خراپەیان کردووە. شێخ بەدرەدین ئێوارەی جەژنی ڕەمەزانە بە یا قوربان بە یەکێک لە قوتابیەکانی کەمەلایەکی مەشهوری و شارە بووە پێڵێت ئەڵێ فڵانە کەس تەمان ئەڵێ وەزعیشی باش بۆ شێخ بەدرەدین چکە لە باوەپیر و وەزعیان مادیەن باش بوون ئەفەرمێ ئەم پارەیە هەڵگرەبی بە بۆ ماڵی ئەوەی کە خراپەکاریەکەن و ئافرەتان ئەڵێ قوربان تۆ پارە بۆ ئەوان نێری ئەڵێ ئەرە وەڵڵا ئەڵێ منیش بەم جبۆ مێزەر و عەمامەوە بیوم بۆ ئەوێجا خەڵک هەزار تۆمەتمان بۆ دروستەکان لەو بازاڕ و لەو شوێنە قەرەباڵغا من خۆم کەم بنا ئەو شوێنەیە کە ئەم ئافرەتانی تایە ئەڵێ بڕۆ بڵێ شێخ بەدرەدین ناردوێتی هەدی منە بۆ ئەوان بەس بڵێ دوعای خێریشم بۆ بکەن ئەڵێ ئەوان دوعا بۆ بکەن تۆ سێری ئەم دڵ و دەروونە کاکدانیان والحاصل قسەی مامۆسای ناشکێنێت ئەڕوات کە ئەیا لە دەرگا طبعاً زۆر بە شەرم و حیا و خەڵک سەیرەکا و شێخ بۆ کوێ ئەڕوا و تەلەبەی مامۆسا بەدرەدین بە مێزەرەیەکەوە بە جوۆ مێزەرەوە کاچە هەدا لە دەرگا ئەوانیش کە یەکیان دەرگاکە ئەکاتەوە بە پێکەنینەکە ئەڵێ تۆش هاتی نازان ئەڵێ من ڕاستپاردەیەکم پێ بۆتان ئەڵێ دەفەرموو ئەڵێ بەس خۆتان داپۆشن و کە خۆیان داپۆشن لە حەوشەکە کۆ بنەوە کۆمەڵ ئافرەتی تایە ئەڵێ من شێخ بەدرەدین ناردووی کەوا ئەڵێ هەمویان حاپەسێن چونکە شێخ بەدرەدین مەشهور بووە لە هەموو شام و لە هەموو ناو دەوڵەتی عوسمانیە ئەڵێ ئەو ناردوومی بۆ لای ئێوە هەدیە جەژنی بۆ ناردوونێکی مقدارە پارە لە کیسەیەکە ئەیان ناتێ هەمویان دەستەکەن بەگریان ئەڵێ شێخ بەدرەدین ئێمەی بیر بووە ئەڵێ نەکەرەوەنا داوایەکی لێتان هەبووڵێ بە دوعای خێر بۆ بکەن ئەڵێ ئەو داوای دوعای خێر لێ ماکە ئەڵێ بەڵێ ئەڵێ هەر هەمویان دەستیان کرد بە گریان ئەو ڕۆژە لەگەڵ ئەم مامۆسا کە پارەکەیان وەرگرت ڕۆشتنە دەرەوە ئەو دەرگا داخراهی ئەو شوێنە خراپە ئیتر نەکرایەوە ئەم ئافرەتانە بوون و ئافرەتی ساڵح و تەوبەیان کرد. شێخ بەدرەدین کاک دانیار مەناقیب و بەسەرهاتی زۆر گەورەی هەیە بەداخەوە کە ئێمە لە کوردستانی خۆمانە هیچ شتێکمان لەسەر نەبیستووە ئەفەرمێ هەموو دەوڵەتی عوسمانی سوڵتان عەبدولحەمیدی دووهەم خواخوای بوو شێخ بەدرەدین جارە لە جاران سەردانی بکات ناچوە دەرگای سوڵتانەکان قەت ناڕۆشتووە حتا لە شام کە یەکێک بۆ لە ویلایەتەکانی دەوڵەتی عوسمانی پاشای ئەو کاتی شام سەر بە دەوڵەتی عوسمانی بووە هەڵێوتێتی خواخوا مە شێخ بەدرەدین یەک جار سەردانی ئەم شوێنەی من بکات بەس نەهاتووە کەچی ڕۆژێکیان لەگەڵ قوتابیەکانیان فەقێکانیا کاچن بەرەو مزگەوت ژنێکی مەسیحیە ئاوا جبەکەی شێخ بەدرەدین ئەڵێ قوربان بە قوربانە بم کوڕەکەمیان گرتووی ئەعدامیەکەن فریایکەوە ژنەکە مەسیحیە ئەڵێ ئەویش ئەڵێ بۆچی ئەڵێ لەبەرەوەی لە خزمەتی عەسکەری شتێک لەوە بەتە ڕای کردووە ئەویش بڵێ بە فەقێکانی ئەڵێ ئەوە بڕۆن بۆ هین منەچم بۆ لای والی بەشکم تکایەکی بۆ بکەم کە ئەچێت حرەسەکان و حیمایەکانی والی لە خوارەوە کە هاوارەکەن ئەڵێن والی شێخ بەدرەدین هاتووە لە خۆشییانە ئەڵێ
بیری نەبوو پێڵاوەکان لە پێکا هاتوتە خوار ڕای کردووە نە پێی خۆش بووە قەت سەردانی نەکردوون نەچۆتە بۆ لای سوڵتانی گەورەش بۆ لای سوڵتان عەبدولحەمید نەچووە ئەڵێ کە شێخ بەدرەدین ئەچێتە بەردەمی ئەڵێ وەڵاهی من بۆ شتێکی یاوە هاتووم ئەم ژنە یەک کوڕی هەیە کوڕەکەیشیەوە ئەمری ئەعدامتان دەرکردووە ئەگەر خاتری منتان لایە لەبەر خاتری خوا عەفوی بکەن ئەویش ئەڵێ وەڵاهی قوربان ئەمە قەزێکی ڕەبتە بە ئاستانەوە بە ئەستەمبوڵە هەتا سوڵتان خۆی ئەمر دەرنەکە ئێمە ناتوانین عەفوی بکەین دێ ئەڵێ بەناوی منەوە برقەیە بکەن بۆ سوڵتان عەبدولحەمید کە بەناوی ئەوە برقەیە ئەکەن سوڵتان عەبدولحەمید وەڕەحمەت بێ ئەفەرمێت ئەمە نامەی شێخ بەدرەدین خۆیەتی ئەڵێم بەڵێ ئەڵێ خۆی داوای کردووە ئەڵێ هەرچی سجن هەیە لە شان بەری بن ماشاءالله ئەم منی پێ خۆش بووە کە شێخ بەدرەدین تەڵەبێکی هەبێ و داوای لێ بکات شێخ بەدرەدین یەکێک بۆ لەو واریعانەی کە ئەفەرمێ بە هیچ جۆرێک ڕازی نەبووە غەیبەت بکرێت لایەکە یعنی هیچ جۆرە غەیبەت قبولی نەبووە ئەڵێ لە مناڵیوە کە پەروەردە بوو ئاوە پەروەردە بووە مەناقیبەکانی ئەم پیاوە گەورە زۆرە من حەزم کردی کەم بە عەتر و بۆ خۆشی ئەم ئێوارەی چواردەی ڕەمەزانمان کاکە دیدار دەستخۆش بە مامۆستایەکێک لەو پندانەی کە من بەدیم کردیانی ئەو پند و ئامۆژگارانی کە تیای بوو لەم بەسەراتی توێ ئەوەیە گەیاندنی بانگەوازی و گەیاندنی پەیامی دینداری هەنێک جار دەکرێت بە ڕێگە و بە تەریقەیەکی دیکە بێت و ئامانجەکەش بێکێ زۆر جار زۆر ئەو ڕێگەیەمان با بڵین زۆر هەیە کە مەسەلەن وتارەین مەسەلەن ماوەسەی ئاینی هەمیشە بەرداوام لە مینبەرەکانەوە لە تەلەڤیزیۆنەکانەوە بەڵام دەکرێت بە تەریقەیەکی دیکە ینی چی ئەبوو مەسەن ڕۆژێک ماوەسایەکی ئاینی بۆ نمونە لە مەیخانەیە بۆ وتارێکی بە ئاین لە کۆمەلگای کوردی ئەمە گەشتێکی وە هەبێت لەوانێ نامەوە بێ بەڵام یەک کەسیش بگەڕێتەوە لەوانەیە کیفایەت بێ بەڕاستی کاک دانیارچە ئێمە زۆر جار لە مەناقیب و شتە جوانەکانی ئیمام ئەحمەدایە ئیمامە گەورەکانی ئیسلامە بیستومانە فەرمی ئیمام ئەحمەد ئێوارەیەک لە مزگەوت گەڕایەوە سەیرەکات پیاوێک لەسەر جادەکە کەوتووە و ئەوەنی عارق خواردووە بێهۆش کەوتووە و خۆشی بە دنیاوە نیە ئەمی جوان دەم یەسڕێ و پاکێکاتەوە هێنێتەوە ماڵە ئەمە یانیشی کەواتە ئەم ئیمامانە قسەیان کەم بووە فعلیان زۆر کردداری ئەهلی کردار بوون ئەهلی ڕەوشت بوون ئێمە زۆر جار بە قسە ئەوێرین ینی مشکلی ئەم ڕۆمانەوەیە ئێمە بۆ پیاوێکی وەکو شێخ بەدرەدینمان هەبێت بەڕاستی هەموو کوردستان و عێراق زیینوە بێتەوە جارێکترانی تۆ سیرکەم پیاوە لە شاما بووە هەموو دەوڵەتی عوسمانی حەزی کردو ئەم پیاوە بچێتە خزمەتی لەبەرەوە ئێمە چەند ضرورین بەڕاستی ئاوا دینداری بکەین و ئاوا داوا بکەین و ئاوا خزمەت بکەین چەند جوانە ئێمە لە شوێنێکە گرنگە لێزمەنەین بەدەستەوە ینی تۆ هەڵوێستێکت هەیە شتێکت هەیە خەڵگوانت بینێ کە تۆ مامۆسایەکی مەلایەکی بانخوازێکی کەچی حرام خۆری بنا بەخوا کەچی لایەنی ناحەق و زوڵمەگریت کەچی بۆ پارە و بۆ دنیا و بۆ مەنسەب و بۆ ئەمانە دینەکە تەسلیمەکەی چەند ناشرینە بەڕاستی ئێمە چەند زەرەر لە دینەین لەم کاتەیە لە کاتێکە ئابوو ئێمە چۆن بین ئەبێ ئێمە بەڕاستی بەو جۆرە بین وەختێک کەسێک خۆی هەڵواسی بە دینە یاوتی من دیندارم یاوتی من بانخوازم یاوتی من خزمەتکاری ئیسلامم ئەبێ زۆرێک لە خۆشیەکانی خۆی لە خۆی بگرێتەوە زۆرێ لەو شتانی کە لای خەڵە حەڵاڵە بەڕاستی پێغەمبەر ئەزمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ بەهەشتیش بە ناخۆشی دەورەدرا بەڵێ کە بگینە بۆ بەهەشتەش بێت بە ناخۆشیە دەورانشیە تێپەڕین اینجا ئێمە مادەم قبولی ئەوە ئەکەین لە پێناوی دینە یعنی خزمەتکاری دین بین و دین بکەین بەڕابەری خۆمان ناکرێت چاومان لەوە بێ هەموو دنیاشمان هەبێت جا دینمان هەبێت زۆر ڕاستە زۆر کە ئەسڵ ئەوەیە ئێمە لە پێناوی دینداری عازێت کێشی خۆی گەورە پاداشەکەوت ناکات ئەزر پاداشتەکەت بە هەزار قات و بە ملیۆنەها قاتیاتەوە بێگومان هەشمان بێت زیاتر بیبەخشین بەڵێ ئەومان لەبەرچاو بێ دەستخۆش بە مامۆستاگیان سپاس بۆ ئەو وتە جوانانە و وتە بەنرخانە دەستخۆش بە یاخۆ بۆ هیوای کە بینەرانی ئینشەڵا سوودیان لێ بینی بێت مامۆستاگیان دەچین لای ناوبڕێک و دواتر ئەو بڕگەیانی کە مامانە بەردەوامە بین زۆر باش ئازان دەچین لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتاندا تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام
نوێژ ئەو ئەرکە ئاینیەی کە بنەما و کۆڵەکەی دینەکەمان هەمومان لە ڕەمەزاناندا بە خوشوع و تامەزرۆی زیاترەوە هەست بە تام و چێژ و ڕەحمەتەکەی دەکەین بە هیوای ئەوەی دوای ڕەمەزانیش و بێ پچڕان و بە ئیستیقامەوە بەردەوام بین لەسەری و ڕەمەزان بکەینە مانگی عادەتکردن بەم ئەرکە پڕەحمەتەوە. شیری ئاڵتونسا ڕەمەزانتان لێ پیرۆز دەکات. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. بینینی شوێنە پیرۆزەکانی ئیسلام چێژی تایبەتی خۆی هەیە. پێشانگاکەمان کار ئاسانە بۆ حاجی و عومرەکارانی بەڕێز بۆ ئەوەی سەفەرەکەیان تایبەتتر و تەنها بیر لە بەجێهێنانی فەریزەکانیان بکەنەوە. ئەویش بە دابینکردنی هەموو جۆرە پێداویستیەکانی حەج و عومرە بە نرخی جملە و باشترین جۆرەکانی کە تەسبیح بە هەموو شێوەکان و سیواک و بەرماڵ و هەموو جۆرە بۆنێکی گەورە و بچووک و کڵاو و ئاوی زەمزەم بە چەند شێوازێک لەگەڵ ئەوانەشدا باشترین جۆری قەڵەمی قورئان خوێنمان لا دەست دەکەوێت. لای ئێمە هەموو بابەتێک تایبەت بە دیاری بۆ خۆشەویستانت بەردەستە. ناونیشان سلێمانی حەوزە وشکەکە بازاڕی مراد تەنیشت دوکانی حاجی عارفی عتار یاخود گەڕەکی ئازادی جادەی سیەکە نزیک مزگەوتی هەنجیرەکە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارە تەلەفۆنانەوە بکەن. ناوەندی سانە بۆ پێداویستی حەج و عومرە. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوەکاتێ و هەر شۆنێک لێ بنی خۆش دەرەچێت. چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە. ڕەمەزان لە ڕیکلامە، ڕەمەزان لە ڕاستیە. مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی. باش دایگەنی ساڵەسم. کوڕم هەسەوابان نییە. پارشێو ناکەم. بەڕۆژێت بەڵێ بەڕۆژوو. ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخو ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیاکۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات. برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات. ئۆڤێرە بەهێزترین موبەریدەی پلاستیک دیزاینێکی نێوتوانەیەکی بێوێنە لە پەڵمانی هەوا فلتەرێکی ئەستۆری ئۆرجینەڵ کەمترین دەنگی هەیە و دەگرمانە ماتۆری ماگنێتی تۆربۆیە و 100 پلەی خێرایی هەیە و بە 2 ئەمپێر کارە بەکار دەکات. دەبڵ واتەر پەمپە بۆری و پلاستیکەکەی ڕیسایکلین نییە و بەرگەی پەستانی زۆر و ساردی و گەرمی دەگرێت. شاشە و کۆنتڕۆڵی هەیە و دەتوانرێت لە ڕێگەی وایفایەوە کاری پێ بکرێت. ئۆبێرە شایەنی ماڵی تۆیە. کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە. چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە. بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە. هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە. دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عازیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. گرفتی ئەوەت نەبێت جلەکانت پیس بوون و بۆنیان ناخۆش بێت کاتێک جلشۆری های سێنس پیورجێتت هەیە.
ئەم جلشۆرە سیستمی هەڵمی تێدایە بە تەواوەتی جلەکانت لە پیسی پاگەکاتەوە و بۆنێکی خۆشیانەداتێ و ناژێڵێت چرج ببن. سیستمی ئینڤێرتەری تێدایە و ڕێگرێت لەوەی هەر گرفتێکی کارەبایت بۆ دروست ببێت. دیزاینێکی جوانی هەیە و کواڵیتێکەشی هێچگار بەرزە. لە یەکادا هەم جلەکانت بۆ شووە و هەم بە باشترین شێوە وشکیانەکاتەوە و ناژێڵێت جلەکانت چرج و لۆچیان ڕوبەرێکی گەورەی هەیە و 10 کیلۆگرام پۆشاک لە خۆت. ئەمانە و چەندین تایبەتمەندی تر لەم جۆرە نوێی جلشۆری هایسنسدا بۆ تۆ ئامادەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان شێفە بەڕێزەکانمان خواردنەکەیان تەواو کردووە خواردن ئامادەیە ئەم میوارەیە کە پێشووتر ئاماژیان پێکرد چی بوو کاگنەیمانە گەراماژەی پێ بکەیتەوە ئەمە پەتاتە و مریشک و بیبەری شیرینی بیبەری شیرینە لەگەڵ بیبەری سوورە ئەمە پەنیریشی پێوە کردووە پەنیریشم پێوە کردو ئەمە پەتاتەیە پەتاتەکە ئای بە وەکو بڵێن خەرخڕێکی وەکو تۆپێکی بچووک لەسەر دیانێت توی دوایی ئەمە چێ بۆ ناو فڕن ئەمە بێت چەند لە فڕنا بمێنێت ئەمە تقریبان 10 دقەیە لە فڕنا بەسایکێنە فڕنەوەی ئەبێ بخەیتە ناو فڕن تا بەتەواوەتی ینی جوان نەبێت ئەمە بەڵێ جوان ئاڵە بێت و ینی بە پەنیرە بەسەریە زۆر باش کاک دیێتەوە زەم تۆش ترخێنە وڵاهی ترخێنە و ئەو شۆربایی هینەمان دروست کردووە سپیناغ بە نۆک ئەمە تازە دروست سوبێکی تازەیە برنجە درێژە و ئەمەش وشکراوەی پرتەقاڵ و لیمۆ و مۆزە و ئەو شتانە کە وشکراتە لە بازارەکانە هەیە ئێمە خۆمان شەربەتێکی ئاحتیاتی بەمە گرتوۆ کردوانە بەسەرێکی شەربەتێکی فرێشی لێ لە ناو سەلاجە سا دەبێت ئێتر نەرم و جوانی شێبێتەوە من دەستم دەست نوێژمێ پاکم چەند نەرمە بێتەوە ڕاستە یخوا دەستان خۆش خۆشە ئەو هینە سپیە چیە لە نێو شۆرباکەیە دووگە باڵە دوومان تێکردووە دووگە دەستە خۆش بێخوا جواب زانم کە نەریمان زەڵاتی ئەم ئێوارە و جیاوازە بەڵێ زەڵاتەکەمان جیاوازە ئەمڕۆ ماسیەوە بزانم بەڵە ماسیە بۆ من تا ئێستا زەڵاتە کەم نەمخواردەوە لە ماسی ئەوزە لە یەک ڕێستۆران تا بۆش ئەوە بوو ئەمە چۆن نەکرێت ئەمە زەڵاتە تاوان ئەم زەڵاتە ینی زۆر کەسێ لەگە ڕێزمە ئیوا ئەچێ بینی تێکات خیاری تێکات لە زەڵاتی ماسییان لە خۆ لە زەڵاتی میریشت وی خیار دایم بۆ سار دروستەکە لە میریشک و لە ماسیە ناوێ خیار بەکاربێنیت ئەسا من کاوم بەکار خیاریتیانی خیاریتیانێ من کاوم بەکارهێناوە لەگەڵ بیبەر و بەڵێ لەگەڵ بیبەرە بیبەری ئەلوانە لەگەڵ نەعنایە بەکاربێنەوە زەیدەن ڕاستانەوەگەشی بە تور کردومەوە هیچ جینێکی وشکی هەیە پێوەیکی سەوزەوات وشت بەڵێ ئەتوانیت بۆن منە ئۆریگانی پێوەکەی تەرخونی پێوەکەی ئەم شتانەی پێوەکەی دەتوانیت کاگنەریمان لە هەموو خواردنێک تا تۆ ئۆریگانۆ هەیە وڵای ئەزین چۆنە تاوان ئۆریگانۆ هەیە ئۆریگانۆ چون مەسەرەن تامی خۆشەکە خواردنەکە تامیشی خۆش تایەتی بەڕاستی ینی مەفروض ینی تۆ تاموچێش لە خواردنە بکە ینی بەڕحەقەت ئێستا تۆ یەک بۆ لای من خواردنە خۆی کاگ دانیار ینی تۆ ئەتەوێت خواردنێکی بەچێش بخۆی ینی خواردنێکی تەندروست باش بخۆی من بۆیە ئەو خواردن بسەم تەندروست باشە و هەم لە ڕووی سەحیشەوە هەم تامی و تایبەت شتێکی تایبەتی خۆی هەیە جایەکێک لە سەلیقەی شێف ئەوەیە کە دیزاین و جوانکاری با بە خواردنەکانی ینی بۆ خۆی ئەمە تایبەتمەندێکی زۆر جوانە ینی واکە ئیشتیها بکرێتەوە لە خواردنەوە زۆر گرنگە خانمانیش لە ماڵەوە گرنگی پێ بەنم جوانکاری هیوادارم خانمانیش بەو شێوەی بڕازێنەوە ینی سە ئەمە شتێکی بەسیتە ئەم هەر گوشتم بۆ باز نەکردی ئەمە پەتاتەی کوڵاوە لەگەڵ هینە مەعدەن تێکەڵە بەڵام شتێکی زۆر خۆشیان تۆزێتەوە دەرمانشتی ئەوە توانیوە نەجاتی بۆ نومەک و هەمزێگە خوێتەوە ئەو پەتاتەی کە خستەوە نافڕنەکە ئەوە چەندی مانی ماوێتی کە ببرشێبان 5 دقەیەکی ماوە 5 دقەیتر تەواوێت بەڵێ خوا دەستان خۆش بێ و زەحمەتان کێشا بۆ هیوایی کە خانمان و هەنێک جار پیاوان جار خواردن دروستەکەنە خانم ئەوانەشی کە لە ماڵە خواردن دروستەکەن هێشتان ساغ بێ خوا سوودیان هەبوو بێت یادارم سوودمان هەبوو بێ و هاوڕێیان و برادرانیش لە سوچای هەموو لای خۆش زۆر ئاسان شێوازەکەی زۆر ئاسانی وێشانۆک ئێمە ئاوە دروستیکەن لە ماڵەکەتان دەستان خۆش بێ لەشتان ساغ بێ خوا دەچینە لای دوعاکانی مامۆستا فاتیح کە هەموو ئێوارەیەک
ڕگەیەکمان هەیە کە نزا و پاڕانەوەیە پێکەوە دەچینە لای ئەو و من لێرەوە کۆتایی بە بەرنامەکە ێنم تا بەرنامێکی دیکەی سیگەوهەر بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ فەرموو. بەڵێشتی بەخێر باتەوە کاک دانیاروە ئەم برا بەڕێزانەمان هەموو ئەم براز و خۆشەویستانی کە ئەم کارە جوانە پێشکەش بە کوردستانی خۆشەویستمانەکەن لە ڕێی کەناڵی ئاسمانی پەیام وەسی گەوهەر ئینشاءالله هەر بەردەوام بێ بۆ 60 و 70 و بۆ 100 بۆ ساڵانی داهاتوو ئینشاءالله ئینشاءالله لەگەڵ جنابتان سەرکەوتوەکەین یاخوا موفق بن یا رب سلامت بیت و تەندروست باش بی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. اللهم لا تجعلنا مع القوم الفاسقين واجعلنا من عبادك الصالحين الفائزين برحمتك يا أرحم الراحمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. يا رب يا رب العالمين يا أكرم الأكرمين يا غياث المستغيثين خويشان دەرگاکانی میهرەبانی و فەزڵ و چاکت بەسەر هەموومان ناکراوەتەوە بەردەوام باکراوە بێ یا رب العالمین هەروکو چۆن چاوت پێبەخشیوین ئەوە بەسیرەتیشمان پێ ببەخشە یا رب العالمین هەروکو چۆن بەسەڕێ پێبەخشیوین بەسیرەتیشمان بکەرەوە لەسەرم هەموو ناز و نیعمەتەی خۆت کە پێوە بەخشیوین و پێی بزانین نیعمەتی پێزانینمان پێ بدە یا رب نیعمەتی وەفاداریمان پێ بدە نیعمەتی زانینی ئەم هەموو نیعمەتانەی خۆتمان پێ بدە نیعمەتی شکری نیعمەتەکانی خۆتمان پێ بدە تەوفیقمان بە یا رب بۆ هەموو کردەوەیەکی چاک و باشە لەم دنیاە تەوفیقمان بە و هیدایەتمان بە سەرفرازی دنیا و ئاخرەتمان کە لە گوناهەکانمان خۆش بە یا عەفو یا کەریم یا حەی و یا قەیوم لە دە ڕۆژی مەغفرەتە ئەژین لە دەی ڕەمەزان بۆ بیستی ڕەمەزان هەموو تکاکانمانەوەیە لێمان خۆش بە و مەغفرەت و عەفوی خۆتمان پێشکەش بکە یا رب عەفواتی یەکجارەکیمان بۆ دەربکە لە خەزێنەی پڕڕەحمەتی تۆیە هیچ کەم ناکە لەم دەریا بێ سنوورەی مەرحەمەت و مەغفرەتی تۆیە دڵۆپەیەک بریتیە لەو غوفرانەی کەی بەخشی بە بەندەکانە پێمان ببەخشە عەفومان کە و لێمان خۆش بە اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا يا ربي خوايا هرشي مالي هركي شو آجا ونارحتي كيتيا ميهلا يا ربي خوايا كي شو مشكلة كان يعني مهلا أواني يستأبارين ولتو أواني آمين بو أم دعاني إيما أكن ئەوانەی لە دەوری ئەم حەڵقەی زیکرە کۆبوونەتەوە یا ڕەبی دوعای ئێمە نەبێ هی مەلایکەکانی تۆ بێت ئامینی ئێمە نەبێ ئامینی مەلایکەکانی تۆ بێ بۆ هەر هەمویان دوعاکانیان گیرا بکە نەخۆشەکانیان شیفا بدە کێشەکانیان بۆ چارەسەر بکە یا ڕەب قەرزارەکان یا ڕەب العالەمین قەرزەکانیان بدەنەوە ئەوانەی تا ئێستا هاوسەرگیریان نەکردو بە کەسی باشیان بگەێنە لە کوڕان و لە کچان یا ڕەب العالەمین لە ئافرەتان و لە پیاوان ئیلاهە العالەمین یا ڕەبی خوای گیان ئەوانەی گیرۆدەن بە هەر بەڵا و موسیبەتێ لەسەریان لا ببە ئەوانەی گیرۆدەن بە مناڵی ناساڵح مناڵەکانیان بۆ ساڵح بکە خوای گیان خێزانەکان دامەزرا و ئیمان پتە و بکە یا ڕەب ئیمانی هەمومان سەلامەت بکە ئەو ڕۆژانەیە گەڕینەوە بەلای تۆ باشترین ڕۆژانە بێت کە تۆ عەبدەکانی خۆت خەڵاتەکەی بە غوفران و لێخۆشبوونی ئێمەش بەر ئەوە بکەوین
ئەو ڕۆژەی چاوەکەینەوە لە بەرزەخا ئیلاهە العالەمین، چاوێک کە مەگەر خۆت بزانی چه جۆرە چاوێکە و بەسیرەتێک کە خۆت ئەی بەخشی بە بەندەکانت کە قووەت و هێزی لە هەموو بەسەر و چاوەکانی ئەم دنیا بەهێزترە بێت. خوایگیان شەرمەزار نەبێ ئەو بەسیرەت و چاوانە یا ڕەب. یا ڕەبی چاو بەسیرەتەکانمان لەو ڕۆژەیە شەرمەزار نەبێت. یا ڕەبی تووشی شەرمەزاری مەحشەر و بەرزەخ و قیامەتمان نەکەی، ڕووسوری بەرزەخ و قیامەت و مەحشەرمان بکەی. عەفومان کە و لێمان خۆش بە، ئێمە گوناهەکانمان زۆرە بەڵام عەفو و مەغفیرەتی تۆ زۆر زۆر زیاترە. یا ڕەبی خوایە داوای خەزێنەتی پڕمەرحەمەت و سۆز و میهرەبانی تۆکەین بڕژێ بەسەرمانە وەک بارانی ئەم بەهارەی کە ڕژا بەسەرمانە یا ڕەب. تەوفیقمان بە و هیدایەتمان بە. ئەگەر تۆ تەوفیقمان نەیەی ناتوانین دوو ڕکعەت نوێژ بکەین، ناتوانین دەست بەرزکەینەوە و دوعا بکەین. یا ڕەبی خوایە ئەگەر تۆ ئێمەت خۆش نەوێ یا ڕەب العالەمین لە شەو نوێژەکانە ناتوانین دوو ڕکعەت شەو نوێژ بکەین و خەو هەڵەبژێرین. یا ڕەبی خوایە خۆشەویستی خۆت بخەیتە دڵمان، ئێمەت خۆش بێ ئیلاهە العالەمین، ئەم مەجلیسە نورانیەت خۆش بێ یا ڕەب العالەمین، ئەم مەجلیسی زیکرانت خۆش بێ ئیلاهە العالەمین کە ئەپاڕینەوە لە تۆ. ئێستا ئەو دەستانەی کە بەرز بوونەتەوە بە هەزاران دەستە یا ڕەب. یا ڕەبی خوایە لەم تەنگی مەغریبە و لەم کاتی بەربانگەیە یا ڕەب العالەمین عەفو و مەغفیرەتی بڕێژە بەسەرمانە یا ڕەب. هیچ لە خەزیێنەکەی تۆ کەم ناکە، ئەگەر ئێستا عەفومان بکەی لێمان خۆش بێ. عەفومان کە یا عەفو و عەفومان کە، تۆ بێزار نابی لەوەی هەزاران جار بڵین عەفومان کە، لێمان خۆش بە و عەفومان کە. هیدایەتی زیاترمان بدە، دامەزراومان کە و ئیمانمان سەلامەت کە. لێمان خۆش بە یا عەفو، لێمان خۆش بە یا عەفو. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. یا ڕەبی خوایە دەواممان بەید لەسەرەوەی کە ئەم ڕۆژ و شەوانە بەباشی ئەنجام بدەین و ڕۆژەکانمان بەباشی بگرین، شەوەکانمان شەوەکانی لەیلەت القەدر یا ڕەب العالەمین بەنسیبمان بکەی. یا ڕەبی بەنسیبمانی بکەی. یا ڕەب زۆرن ئەوانی ئێستا لەسەر جێگە کەوتون و نەخۆشن، نەخۆشی درێژخایەنیان هەیە ساڵەهایە لەسەر جێگە کەوتووە یا ڕەب، هەیە نەخۆشیکی کتوپڕی توش بووە. یا ڕەبی شیفا بۆ هەمووی بنێرە. یا ڕەبی شیفا بۆ هەمویان بنێرە. ئەوانەی مناڵیان نەخۆشە یا ڕەب العالەمین، یا ڕەبی دڵ و دەرونیان زۆر پڕ ئازارە ئەو دایک و باوکانی مناڵیان نەخۆشە، شیفا بۆ مناڵەکانیان بنێرە. خوایە شیفا بۆ مناڵەکانیان بنێرە. ئەوانەی نەخۆشخانەی هیوا ئیلاهە العالەمین هەر هەمویان شیفا بدە یا ڕەب. ئەوانەی تووشی نەخۆشی خراپ بوون یا ڕەب العالەمین، یا ڕەبی شیفایان بۆ بنێرە. شیفا لای تۆیە ئیلاهە العالەمین. ئەوانەی نەخۆشی درێژخایەنیان هەیە یا ڕەب العالەمین سەبریان پێ ببەخشە و شیفایان بۆ بنێرە. ئەجر و پاداشتیان نەفەوتێ، ئەو خەزێنە و مەعمەلە جوانەی ناو ژیانیان بەدی بکەن کە هەر هەمووی پڕە لە گەوهەر و مجەوهەرات بۆ ڕۆژی قیامەتیان. چونکە نەخۆشی ئەبێتە مەعمەل و کارگەیە کە بەردەوام خێرت بۆ قیامەت بەنسیبەکە. ئەگەر نەخۆشێکیت ئازیزان، ئەگەر کەسێکی نەخۆشی کەوە ئەزانی نەخۆشیەکە درێژخایەنەوە بە زووی چاک نابیتەوە، خۆت بخەرە پاڵ سەبر و سابرین، بچۆرە ڕێبازی سابرین، بڕۆرە ناو ئەو گرۆهە پڕ لە نورانیەی کە ئەهلی سەبرن. ئەوە خوای گەورە ئەجری زۆر زۆر گەورەت هەیەتەوە، پاداشتی زۆر گەورەت بۆ نووسێت. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين 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 يا مجيب السائلين. سبحان